دەریا، کتێبخانەی دەنگی دەریا، ڕێکخراوی دەریا، ڕێکخراوی دەریا بۆ دەستەبەرکردنی زانیاری و پەروەردە و ڕۆشنبیری بۆ نابینا و کەم ئەندام و دابڕاوان. پرۆژەی کتێبخانەی دەنگی ڕێکخراوی دەریا. لە تۆمارەکانی ڕێکخراوی دەریای فەڕەنسی ناوی کتێب سەرمایەی کۆمەڵایەتی و کۆمەڵگای مەدەنی، کتێبێکی قەبارە بچووک پێک هاتووە لە 114 لاپەڕە. نووسەر فرانسیس فۆکۆیاما، وەرگێڕانی لە ئینگلیزیەوە کامیل قەرەداغی، پیتچنین کامیل قەرەداغی، دیزاینی ناوەڕۆک زانا کەمال، دیزاینی بەرگ ئارام عەلی، تیراژ 1000 دانە، زنجیرە 189، چاپخانە تیشک، چاپی یەکەم، ژمارەی سپاردن 20 ساڵی 2008، خوێندنەوەی مەهدی. کارە هونەریەکان ڕۆناک ڕەفیق. پێشەکی لە زۆربەی تێزە فیکریەکاندا کە باز لە کۆمەڵگەی نەریتی و کۆمەڵگای مۆدێرن دەکرێت، وەک دوو نمونەی دوو سەردەمی جیاواز باسییان لێ دەکرێت کە توانای پێکەوە هەڵکردنیان نییە لەبەر ئەوەی کارکتەر و سیمای جیاواز و پێکەوە نەگونجاویان هەیە. سەرمایەی کۆمەڵایەتی یەکێکی ئەو سەرمایانەیە کە لە ناو کۆمەڵگەی نەریتیدا دەبێتە پاڵپشتێک و مرۆڤی خاوەن سەرمایە لە ئەوانی دیکە جیا دەکاتەوە. جیاکردنەوەیەک کە کۆمەلگا تایبەتمەندی و ئیمتیازێک بە دوای خۆیدا دەهێنێ، دەبێتە تۆی خۆشەویستیە کە کەسی خاوەن سەرمایە نەتوانێت و ڕێگە بە خۆی نەدات خۆی لە ئاسی خەڵکانی تری ئاساییدا هەژمار بکات و بیر لەوە بکاتەوە دەسەڵاتی خۆی بەسەر ئەواندا بسەپێنێت. لە باسی دەسەڵاتی ڕەمزیدا کە شتێکە هەر کتومت لە سەرمایەی کۆمەڵایەتی ئەچێت، پیێر بۆردیۆی بیریاری ئەم سەردەمەی فەڕەنسی ئەو تایبەتمەندیەتیانەمان بۆ ڕوون دەکاتەوە کە لە ناو بنیادی خێزاندا وەک سەرمایەک دەبنە پاڵپشت بۆ کەسێتی باوکو و وای لێ دەکەن دەسەڵاتی خۆی بەسەر سەرجەمی تاکانی تردا بسەپێنێت. بەڵام دەبینی ئەو سەرمایە لە ڕاستیدا بەرجەستەبوونێکی مادیانەی نییە، بەڵکو بوونێکی ئایدیالیانەی هەیە کە چی کارێکی بەرجەستە ئەنجامەدات. ئەوەی لەم کتێبەی فۆکۆیامادا باس و گفتوگۆی لەسەر کراوە بریتیە لە ئەو سەرمایە کۆمەڵایەتیەی کە هەر لە سەرمایە ڕەمزیەکەی بۆردیۆ دەچێت و تاکەکان هەوڵ دەدەن لە پێناوی پاراستنی بەرژەوەندی خۆیاندا لە ناو کۆمەڵگەی مەدەنی دیموکراتدا زیندوی بکەنەوە و کاری پێ بکەن. واتە نهێنی ئەو تێزە فکریەی ئێرە بریتیە لەوەی کە چۆن کاڵایەکی بەرهەمی سەردەمێکی تر لە ناو سەردەمێکی نوێتردا بەکاردەهێنرێ و سوودی لێوەردەگیرێ. ئەو کاڵایەش لە سەرمایەی کۆمەڵایەتی بەولاوە چی دیکە نییە. بۆیە بە خوێندنەوەی ئەم کتێبە بۆ دڕوون دەبێتەوە کە پێکەوە هەڵکردنی سەرمایەی کۆمەڵایەتی و کۆمەڵگەی مەدەنی چۆنە و چۆن لەگەڵ یەکدا کار دەکەن. کامیل محەممەد قەرەداغی. فیگەری یەکەم، تۆڕەکانی متمانە لاپەڕە 15. سەرمایەی کۆمەڵایەتی بۆ خستنەگەڕی کارانەی ئابووریە نوێیەکان گرنگە، هەروەها مەرجێکی پێویستیشە بۆ هاتنە ئارای دیموکراسیەکی لیبراڵی ئارامگرتو. ئەم سەرمایە پێگاتەی کەلتوری کۆمەڵگە نوێیەکان پێک دەهێنێ. بە دیوێشی تردا لە سەردەمی ڕۆشنگەریەوە ئەم سەرمایە لەسەر بناغەی دامەزراوە ڕسمیەکان ڕۆڵی یاسا و لۆژیکی ئاوەز دروست بووە. بنیادنانی وەک شتێکی باو وەک ئەرکێکی سەرشانی وەچەی دووەمی ڕیفۆرمی ئابووری بینراوە، بەڵام ئەمەیان وەک سیاسەتی ئابووری یان تەنانەت دامەزراوە ئابووریەکانیش نییە، چونکە سیاسەتی گشتی ناتوانێت بە ئاسانی سەرمایەی کۆمەڵایەتی دابهێنێت یان ڕەنگ و شێوەی پێببەخشێت. ئەم نامەیە کە پێناسەی سەرمایەی کۆمەڵایەتی دەکات، ئەرکە ئابووری و سیاسەکانیشی ئاشکرا ئاکات، ڕەچەڵەکانی دەناسێنێ، هەندێک پێشنیاریش لەسەر ئەوە پێشکەش دەکات کە ئاخۆ چۆن بهێنرێتە بەرهەم. سەرمایەی کۆمەڵایەتی چییە؟ لاپەڕە 16. زۆر پێناسەوە سەرمایەی کۆمەڵایەتی کراون، بەڵام زۆربەیان لە بری ئەوەی کە بپرسن ئاخۆ سەرمایەی کۆمەڵایەتی خۆی چییە، دێن ئاماژە بە سیماکانی دەدەن. ئەو پێناسەی من لەم نامەیەدا بەکاری دەهێنم ئەمەیە: سەرمایەی کۆمەڵایەتی بریدیە لە پێوەرێکی خێرای ناڕەسمی کە ڕێگە بۆ هاریکاری نێوان دوو کەس یان زیاتر خۆش دەکات. ئەو پێوەرانەی کە تێکڕای پێوەری سەرمایەی کۆمەڵایەتی ڕێکدەخەن لەوانەیە لە ئاڵوگۆڕێکی نێوانی دوو کەسەوە دەست پێ بکەن و ڕێگای ئاڵۆزبوون بگرن و بەرەو مەزهەبە ئاڵۆزەکانی وەک فەڵەی و کۆنفۆشیوزم هەڵبکشێن.
ئەمانە دەبێت ناو پەیوەندیشی مرۆڤایەتی ڕاستەقینەدا ڕێک خرابن. پێوەری ئاڵوگۆڕ لە مامەڵەکردنی من لەگەڵ خەڵکدا ئەگەر وشیانی دەرکەوتنی هەیە، بەڵام پێوەرە ڕاستەقینەکە تەنها لە ناو مامەڵەکردنی من لەگەڵ هاوڕێکانمدا بەرپا دەبێ و دێتە دی. بەم پێناسەیە متمانە، تۆڕ، کۆمەڵگای مەدەنی و شتەکانی تری هاوشێوەیان کە پەیوەندیان بە سەرمایی کۆمەڵایەتیەوە هەیە هەمویان ڕواڵەتی و هەستپێکراون، وەک بەرەنجامێکی سەرمایی کۆمەڵایەتی سەریان هەڵداوە، بەڵام خودی سەرمایی کۆمەڵایەتیەکە پێک ناهێنن. بە تەنها کۆمەڵە پەیوەندیەکی شقڵگرت و سەرمایی کۆمەڵایەتی پێک نایەت، بەڵکو دەبێت پەیوەندیەکان بە پێی گروپ و هاریکاری یەکتر بکەن و لە بوونی چەند تایبەتمەندیەکی نەریتی بەهرەمەند بن، وەک ڕاستگۆیی پەیڕەوکردنێکی لە پەیمانگاکەیان و ئەنجامدانی ئەرکەکانیان بەو شێوەی متمانەیان پێ بکرێ و ئاڵوگۆڕ و هیتر. ئەم پێوەرەی کە ئێدوارد بانفێڵد پێناسەی کردووە تایبەتمەندیەکانی خەڵکی باشووری ئیتاڵیای پێوە دیارە، کە ئامۆژگاری تاکەسەکان دەکات متمانە بە ئەندامەکانی ناوەندەکەی خۆیان و خێزانە ئەتۆمیەکانی خۆیان بکەن و کەسی تر پاوان نەکەن، بەڵام ئەمانە بنەمای ڕوونی سەرمایی کۆمەڵایەتی نین. بنەماکانی سەرمایی کۆمەڵایەتی لا دەرەوەی خێزان لاپەڕە 18. جیمس کۆڵمەن ئەو کەسەیە کە لەم ساڵانەی دواییدا تێرمی سەرمایی کۆمەڵایەتی بە شێوەیەکی بەرفراوان هێناوەتە ئاستی بەکارهێنان. یەکەم جار وتی ئەو شتە بریتیە لە بەرژەوەندیەشی گشتی و لەلایەن چەند بریکارێکی تایبەتەوە بە ئاکام دەگەێنرێ کە لە بازاڕەکاندا کارلێک دەکەن. بەڵام ئەم دەربڕینە بە ڕوونی هەڵەیە، چونکە ئەو هاوکاریە بە پێی پێویست بۆ ئەوەیە کە هەر یەکەی تاکەسەکان بگەن بەو ئاکامەی کە خۆیان دەیانەوێ، بۆیە ئەم پەیوەندیەش بەرهەم دەهێنن کە بەرژەوەندی خۆیانی تێدایە. بە دەربڕینێکی پارتا دەستگوپتا سەرمایی کۆمەڵایەتی بەرژەوەندیشی تایبەتە و لەلایەن خەڵکانی ترەوە گشتگیر دەکرێت، چ بە شێوەی ئەرەیی یان نەرەیی. نمونەیەکی بەکارهێنانە دەرەکیەکەی ئەرەیەکە بریتیە لەو فەرمانە پوریتانی واتە پرۆستانتیای کە لەلایەن ماکس فێبەرەوە باس کراوە، بۆ ئەوەیە بە شێوەی ئاکاری مۆڕاڵی مامەڵە لەگەڵ هەموو خەڵکدا بکرێن، نەک هەر تەنها ئەندامانی هۆزێک یان خێزانێک. بۆیە ئەگەری هاریکاریکردن لەناو ئەو گروپ بەندیە بە پەلانی خەڵکدا بڵاو دەبێتەوە کە بە پێوەری پوریتانی هاوبەشیان هەیە. پەیوەندیە دەرەکیێنەرەیەکانیش هەر بە هەمان شێوە بڵاو دەبنەوە. زۆر گروپ لەسەر حسابی خەڵکانی دەرەشی یەکگرتنێکی ناوخۆی دروست دەکەن و لەوانەیە ئەو یەکگرتنەیش گومان هەڵبگرێ، دوژمنایەتی و ڕقی سەختی تێدا بێ. هەر یەکەی گروپی کوکلوکس کلان کە کۆمەڵەیەکی نێنی سپی پێستەکانی ئەمریکایە و دژایەتی ڕەگەزەکانی تر دەکەن و مافیا بە پێی پێوەرە هاوبەشەکانیان دەگەنەوە بە هەمان ئاکام و سەرمایی کۆمەڵایەتیان هەیە، بۆیە پەیوەندیەشی دەرەکیان نەرەیی فراوان لە بەرامبەر ئەم کۆمەڵگایانەدا بەرهەم دەهێنن کە کاریان تێدا دەکەن. هەندێک جار قسە و باسی وا دێتە گۆڕێ کە سەرمایی کۆمەڵایەتی جیاواز بێت لە فۆرمەکانی تری سەرمایە، لەبەر ئەوەی کۆمەڵایەتیەکە ئاکامی خراپی لێ دەکەوێتەوە، وەکو دروستکردنی گروپەکانی ڕقلێبوونەوە یان بیرۆکراتێتی سروشتی. بەڵام ئەمەش ئەو شیانەی لێ ناسەنێتەوە کە ئەویش فۆرمێکی سەرمایەیە. دەکرێت سەرمایە فیزیکی سروشتی بتوانێت فۆرمی چەکی پەلاماردان یا پێڕابواردنی بێمانە وەربگرێ، بەڵام دەکرێت سەرمایی مرۆیی بۆ داهێنانی ڕێگای نوێی ئەشکەنجەدانی خەڵک بەکاربێنرێ. لەبەر ئەوەی کۆمەلگاکان بۆ ڕێگەگرتن لە زۆر خراپەی کۆمەڵایەتی یاسایان هەیە، کەواتە ئێمە ئەتوانین گریمانی ئەوەش دابنین کە زۆر فۆرمە یاسایەکان سەرمایی کۆمەڵایەتی لە باشی و کاڵاکانی سەرمایەکانی تر کەمتر نین، کە کۆمەکی خەڵک دەکەن بۆ ئەوەی بگەن بە ئامانجەکانیان. لەوانەیە هۆکاری ئەمەش ئەوە بێت کە سەرمایی کۆمەڵایەتی بەڕوونی بەرژەوەندیەشی کۆمەڵایەتیە پتر لەوەی سەرمایەکی مرۆیی یان مادی بێت. مەیلی بەلای ئەوەدایە کە لە ڕێگەی پەیوەندیە نەرەییە دەرەکیەکانیشەوە زیاتر لە دوو فۆرمەکەی تر بەرهەم بێنرێت. ئەمەش لەبەر ئەوەی باجی هاریکاریکردنی نێوانی گروپەکە ئەوە دەبێت کە دوژمنایەتیەک بۆ خەڵکانی دەرەوەی چێوەی گروپەکە دروست دەبێ. وا دیارە مەیلێکی مرۆیی وا لە ئارادایە کە هەموو جیان وا دابەش بکەن، بریتی بن لە هاوڕێکان و دوژمنەکان. بنەمای کارکردنی هەموو سیاسەتەکان بەو شێوەیە. ئەمەش ئەو کاتە زۆر گرنگە بێ کە بین سەرمایی کۆمەڵایەتی بۆ ئەوە پێوین کە تۆڕی سوودەکانی بەپێی بەرژەوەندی خەڵکانی دەرەوەی تۆڕەکە لەبەر چاو بگرین. ڕێگایشی تری وەڵامدانەوەی ئەو پرسیارە لە میانەی مەبدەئی کایەی کاری متمانەوە دەبێ. هەموو ئەو گروپانەی کە بوونی سەرمایی کۆمەڵایەتی بەرجەستاکەن کایەیشی کارای متمانە بە یەکتریان هەیە. ئەو کایە بریتیە لە خولگەی خەڵک لەناو ئەو کەسانەدا کە پێوەری هاریکاریکردنی چالاکانیان هەیە. بەڵام ئەگەر سەرمایی کۆمەڵایەتی گروپەکە هاریکاری دەرەشی پۆزەتیفانە ئەرەیی بەهرەمهێنا، ئەو کاتە ئەکرێ پشتێنەی متمانەکەیان گەورەتر بێتەوە لە تەنها ناوەوەی گروپەکەی خۆیاندا.
هەروەها گریمانی ئەوەش لە ئارادایە کە پشتێنەی متمانەکە لە ئاسی ئەندامەتی گروپەکەش کەمتر بێتەوە، وەک ئەوەی لە ناو ڕێکخراوە گەورانەدا دەیبینین کە پێوەری هاریکاری تەنها لە نێو ستافی سەرکردایەتی یان فەرمانبەرە هەمیشەیەکان خۆیاندا دەپارێزن. لەوانەیە کۆمەڵگایەکی مۆدێرن بیر لە سنجیرەیەکی یەکچەقینی وەتیرەی هاوبەش لە پشتێنەی متمانە بکاتەوە. ئەم جۆرە پشتێنەیەش دەکرێت لە نێوانی هاوڕێکان و دەستەکان و ڕێکخراوە ناحکومیەکان و گروپە ئاینیەکاندا دروست ببێ. بە شێوەی کردداری هەموو فۆرمەکانی کەڵچەڕی باو وە گروپە کۆمەڵایەتەکانی خێڵ، هۆس، ئەنجومانەکانی لادەیەکان، تایەفە ئاینیەکان و هیتر پشت بەبوونی پێوەری هاوبەشی نێوانیان دەبەستن و ئەو پێوەرە هاوبەشانش بۆ ئەوە بەکاردەهێنن لە ڕێگایانەوە بگەن بە ئاکامی ئامانجی هاوبەشیان. ئەدەب و وێژە بە شێوەیەکی گشتی لە گەشەی خۆیدا نەیتوانیە ئەو سەرمایە کۆمەڵایەتیە بۆ خۆی پەیدا بکات کە وەک سەرمایە کەڵکی لێ ببینێت، بەڵکو خۆی وەکو بەرپرسیارەتیەک دانراوە. نوێکردنەوەی ئابووریش وەک پرۆسەیەکی هاودژی کەلتوری با و ڕێخستنەوەی کۆمەڵایەتی بینراوە، یان ئەوە تا ئەوان دەپوچێنێتەوە، یان ئەم لەلایەن هێزە نەریت پارێزەکانەوە ڕێگەی لێدەگیرێ بۆ دەبێ ئەمەوا بێت. ئایا سەرمایەی کۆمەڵایەتی بەڕاستی بریتیە لە شێوەیەکی سەرمایە؟ هۆکارەکە بە بۆچوونی من ئەوەیە دەبێت لەو ڕاستیە پێچینەوە کە ئەو گروپانە پشتێنەیەکی بەردەستی متمانەیان هەیە لە ناو هاریکاریکردنی یەکتری ناو گروپدا توانای هاریکاریکردنی ئەندامانی گروپەکە لەگەڵ خەڵکانی تری دەرەوەدا کەمتر دەبێتەوە. ئەمەش دوجار پەیوەندی دەرەشی نێگەتیفانە دروست دەکات. بۆ نمونە لە بەشە چینیەکانی ڕۆژهەڵاتی ئاسیا و زۆر بەشی ئەمریکای لاتیندا سەرمایەی کۆمەڵایەتی بە شێوەیەکی بەرفراوان لە نێوان خێزانەکان و بازنەیەکی بەرتەسکتری هاوڕێی تاکەسەکاندا هەیە و کار دەکات. بۆ خەڵکیش ئەستەمە متمانە بۆ کەسانە بکەن لە دەرەوەی ئەو بازنە بەرتەسکانە. خەڵکە بێگانەکان دەکەونە ناو خانەیەکی جیاوازتر لە خانەی خزمەکانەوە. ئەمە ستانداردێکی نزمتر بۆ ڕەوەشت و هەڵسوکەوتی ئاکاری دەخاتە گەڕ. چونکە بۆ نمونە کاتێک یەکێک لەو خێزانانە دەبێتە فەرمانبەرێکی ڕسمی، پاڵپشتێکی کەلتوریانەی دەبێت بۆ ئەوەی فەرمانبەرێکی گەندەڵ بێت، چونکە لەناو ئەو کۆمەڵگایانەدا کەسەکە وەک فەرمانبەر وا هەست دەکات بە نوێنەرایەتی خێزانەکەی خۆی مافی ئەوەی هەیە دزیش بکات. گروپە کۆمەڵایەتی نەریتیەکانیش تووشی نەبوونی ئەو شتە دێت کە مارک گرێینۆڤێتە پێی دەڵێ پەیوەستی لاواز. پەیوەستی لاوازیش بریتیە لەو کەسە هەرەتەقیانەی ناوچێوەی کۆمەلگاکان کە توانای هەڵسوکەوتکردن و هاتوچۆکردنی نێوانی گروپە جیاوازەکانیان هەیە. بەمەش وایان لێ دێت ببنە هەڵگری بیری بۆچوون و زانیاری نوێ. کۆمەڵگە نەریتیەکان زۆربەی جار پرد بوون لەبەر ئەوەی کە لە ژمارەیەکی زۆری یەکە جیاوازی کۆمەڵایەتی پێکەوە گونجاوی وەکو لادێ و خێڵەکان دروست بوون. لە بەرامبەری ئەمەدا کۆمەڵگە مۆدێرنەکان ژمارەیەکی زۆری گروپی تێکەڵکێش بووی کۆمەڵایەتی تێدایە کە ڕێگە بە دەرکەوتنی فرە ئەندامەتی و فرە ناسنامەی دەدەن. کۆمەڵگە نەریتیەکان هەلی کەمتریان هەیە بۆ دەرکەوتنی پەیوەندی لاواز لە نێوانی ئەو پارچانەدا کە پێشی دەهێنن، لەبەر ئەوە ئاڵوگۆڕی زانیاری و داهێنان لە نێوانی تاکەکانیدا بە ئەستەمتر بەڕێوە دەچێت. سەرمایی کۆمەڵایەتی لە ناو بازاڕی ئازادی دیموکراسیدا چ کارێکی پێدەکرێت؟ لاپەڕا 27 کاری ئابووریانەی سەرمایی کۆمەڵایەتی بریتیە لە کەمکردنەوەی تێچوونی ئەو گرێبەستانەی کە پەیوەندیان بە میکانیزمی تەنسیقی ڕسمی ماڵاڵەکانی وەک کۆنتراتکاری و شتەکانی تری هاوشێوەیە هەیە. بێگومان گریمانی ئەوە هەیە کاری ڕێکخراو لە نێوانی کۆمەڵە گروپێکدا خەڵکدا بەڕێوە بچێت کە سەرمایی کۆمەڵایەتیان پێکەوە نەبێت، بەڵام وا دیارە ئەمەش پێویستی بەبوونی تێچوونی زیاتر و ڕێکەوتن و چاودێریکردن و کاری دادگاییانە هەیە، چونکە هیچ پەیمانێکی وا لە ئارادا نییە بتوانێت سنوور بۆ ئەو بارەنە ئاساییانەدا بنێت کە لەوانەیە لە نێوانی لایەنێکدا بێتە ئاراوە، بەڵکو تەنها نیازپاشی دەبێتە زامنی ئەوەی لایەنەکان لە ناکاودا یەکتری پاوان نەکەن. ئەو کاری قۆنتەراتانەی کە هەوڵ دەدەن حساب بۆ هەر بارێکی نائاسایی بکەن وەک کاروباری بە ئەنجامگەیاندنی ڕێکەوتنەکانی سەر بازرگانیکردنی ئۆتۆمبیل، دەبینی بە ناچاری دەقی نووسینی ڕێکەوتنەکان کتێبێکی گەورە و ئەستور دەردەچێت، هەروەکو کتێبی ڕێبەری ژمارەی تەلەفۆنەکان. لە سەردەمێکدا کە زانا کۆمەڵناسەکان لەو بڕوایەدا بوون مۆدێرنکردن پێویستی بەوە هەیە میکانیزمە ناڕەسمیەکانی هاوکاریکردن بە میکانیزمە ڕەسمیەکان جێگەیان بگرێتەوە. گریمانێکی واش لە ناو مێژووی مرۆڤایەتیدا هەبوو کە کاری ڕەسمی و یاسایی و ڕێخستن تازە سەریان هەڵدا بوو. لەو کاتەدا سەرمایەی کۆمەڵایەتی تاکە ئامڕازی گەیشتن بوو بە ئاکامی هاوکاری و هاوبەشی. ماکس فێبەر بەڕوونی دەڵێت بیرۆکراسێتی ئەقلانی کرۆشی مۆدێرنیەتی هێناوەتە کایەوە. حقیقەتی باسەکەش ئەوەیە
کە ئەو هاوکاریکردانەی کە پشت بە پێوەرە ناڕەسمیەکان دەبەستن هێشتا وەکو بەشێکی گرنگی ناو ئابووری مۆدێرن ماونەتەوە لە ڕووی جەدەلیشەوە لە ڕووی دیالێکتیشەوە گرنگیەکی زۆرتریان وەرگرتووە کە سروشتی چالاکی ئابووریەکان زۆر ئاڵۆزتر بوون و تەکنەلۆژیاش ئاڵۆزتر بووەتەوە. چاودێریکردنی زۆری خزمەتگوزاری ئاڵۆزەکان تێچوونێکی زۆریان دەوێت بۆیە باشتر وایە بەپێی چەند میکانیزمێکی تایبەت ستاندارد لە ناوەوە چاودێری بکرێن نەک بە میکانیزمە ڕەسمیەکانی چاودێریکردن. هەر ئەندازیارێکی شارەزای پرۆگرامساز زۆر جار لەو کەسە باشتر دەتوانێت ئاستی بەرهەمهێنانەکەی خۆی هەڵسەنگێنێت کە بۆ ئەوە دادەنرێ چاودێری ئەو بکات. بەدەستهێنانی کاڵا ئەو کاتەی زۆر چالاکتر دەبێ کە لە دەرەوەی حکمی ڕێوڕەسمی ڕەسمیانەی ئەزمونکرا و کارکردن بە تۆمار و نووسینەوە بکرێ و حکومەت بە بڕی زۆر شتەکان بهێنێت. ژمارەیەکی لێکۆڵینەوە ئەزمونگەریەکان پێشنیاری ئەوە دەکەن کە ئاڵوگۆڕی تەکنیکی باڵا هایتێک زۆر جار بە شێوەی ناڕەسمی ئاڵوگۆڕی مافە خاوەندارێتی ئەقلەکانی خۆیان دەکەن. لەبەر ئەوە شێوە ڕەسمیەکەی ئەو ئاڵوگۆڕە هەم تێچوونی زۆربەندی هەیە و هەم خێرای ئاڵوگۆڕکردنەکەش کەم دەکاتەوە. تەنانەت لەو کەشانشدا لەو هەلومەرجانشدا کە تەکنیکی باڵایان تێدانە سەرمایەی کۆمەڵایەتی کاریگەریشی گەورەتری هەیە لە تەکنیکە ڕەسمیەکانی هاریکاریکردن. تایلەریزمی کلاسیکی بەپێی فەرهەنگی ئینسایکلۆپیدی ویکیپێدیای ئینگلیزی تایلەریزم واتە تیۆری پرەنسیپەکانی کارژێڕی زانستی کە لەلایەن فێدریک تایلەرەوە لە ساڵی 1911دا دانراوە. بەپێی ئەم تیۆرە هەمیشە زیادکردنی بەرهەمی پێویستی بە ئەنجامدانی گۆڕانکاری نوێ لە کارکردندا هەیە و کە شوێنەکانی کارکردنی بە شێوەیەکی زۆر سەنتەربەند مرکزیەت ڕێخستووە. مۆرشی بیرۆکراتیانەی داوە بە شێوازەکان لە ڕێگەی دەرکردنی کۆمەڵک فەرمانی هەرەمیانەی بەرەو خوار و بەرەو ژوورەوە زۆر شتی ناپێویستی کردووە بە بڕیار و زۆر زانیاریشی شێواندووە. لەناو زۆر ڕێوشوێنی کاری کاریگەریدا تایلەریزم بە بنیادی زۆر ڕووکەشانەتر جێگەی گیراوەتەوە و لەو شوێنانەدا ئاسی بەرپرسیارەتی دادەبەزێتە ئاستێکی نزمی وەکو زەمینەی خودی کارگەکان. ئەو کرێکارانەی کە زیاتر لە زەمینەی کۆمەڵایەتیەوە نزیکن لە بری ئەوەی بەڕیزبەندی کارگێڕی فەرمانیان بۆ دابەزێت خۆیان دێن بڕیار لە شتەکان دەدەن. ئەمەش زۆرجار لە ڕووی کارامەیی و سەلیقەوە دەستکەوتی مەزنی لەدەکەوێتەوە بەڵام بەگشت پشت بە سەرمایی کۆمەڵایەتی هێزی کار دەبەستێت. بۆیە ئەگەر بێمتمانەی لە نێوان کرێکاران و بەڕێوبەرەکانیاندا هەبوو یان هەڵپەرستێتی بەربڵاو بوو ئەو کاتە ئیتر ئاژاوە لە شێوازی ئیدارەدانی سیستمی پیشەگەریدا دەبێ و گوتبۆنی خێرای لێ دەکەوێتەوە. بەڕاستی ئەم شتە ئەوە بوو کە لە مانگرتنەکانی ساڵی 1996 و 1990دا لە کۆمپانیای جەنەرال مۆتۆرس ڕوویدا کاتێک کە یەک کەسی ناڕەزایی بۆ یەکەمین جار بە تووڕەیی ناڕەزایی دەربڕی لە دژی هۆکارەکانی جیاوازی کاتی پشودان. ئەو مانگرتنە لە توانایدا بوو تەواوی چالەکیەکانی کۆمپانیاکە لە ئەمریکای باکوور ڕابگرێ. کاری سیاسیانەی سەرمایی کۆمەڵایەتی لە ناو دیموکراسی مۆدێرندا زۆر بە باشی لەلایەن ئەلێکسیس دی تۆکڤێلەوە سەبارەت بە دیموکراسی ئەمریکی ڕوون کراوەتەوە. تۆکڤێل بۆ باسکردن لە حەزی ئەمریکیەکان لە کۆمەڵگەی مەدەنی زاراوەی هونەری ڕێکخراوەی بەکارهێناوە. بە بۆچوونی تۆکڤێل دیموکراسی مۆدێرن مەیلی ئەوەی هەیە هەموو ئەو فۆرمە کۆمەڵایەتی و پایە و پلەبەندیانە وەلا بنێت کە لە ناو کۆمەڵگە ئەرستۆکراتەکاندا خەڵکەکان پێکەوە دەبەستێتەوە مرۆڤەکان بە یەکسانی وەک یەک ئازاد دەبن. بەڵام لەبەر ئەوەی یەکسانیەکانی نێوانیان لاوازە کە لە ناو کۆمەڵە هەلومەرجێکی نەریتیدا سەردەدەهێنن کەم و کوڕی دیموکراسی مۆدێرن ئەوەیە بانگەشە بۆ تاگڕەوەیەکی زۆر دەکات. هەر کەسێک سەرقاڵی ژیانی خۆی و خێزانەکەی دەبێت و خۆی لەوە لا دەدات لە ناو کاروبارە گشتیەکاندا کار بکات. ئەمریکیەکان بۆ مەیلەیان دژایەتی ئەم تاگڕەوییان کردووە کە حەز لە کاری خۆبەخشینی بە کۆمەڵ دەکەن. ئەم کارە بە کۆمەڵناسیانەش بۆ هەموو کایەکی ژیانیان سوود و کەڵکی دەبێ. بەڵام لەمەدا ئەمریکیەکان زۆر بە پێچەوانەی خەڵکە فەڕەنسیەکانەوەن چونکە فەڕەنسا زۆر لە ئەمریکا تاگڕەوانەتر بووە. وەک تۆکڤێل بۆمان ڕوون دەکاتەوە لە دەمەودەمی سیستمی کۆن و شۆڕشی فەڕەنسیدا دە کەسی فەڕەنسی نەدەبینی بتوانن پێکەوە لەسەر مەسەلەیەکی هاوبەرژێک بگرن. بۆیە تەنها لە ڕێگەی هاتنە ناو ڕێکخراوە مەدەنیەکانەوە بووە کە کەسە لاوازەکان توانیویانە بەهێز ببن. ئەو ڕێکخراوانەی ئەوان ڕێکیان دەخستن دەیانتوانیان بەشداری ڕاستەوخۆ لە ژیانی سیاسیەکاندا بکەن وەک حیزبە سیاسیەکان و ئەو گروپ و ڕێکخراوانەی کە ئیحتیمامی تایبەتیان هەیە یان دەیانتوانی وەکو قوتابخانەکانی هاوڵاتیەتی و کار و خزمەت بکەن. ئەو قوتابخانەی کە تێیاندا تاکە کەسەکان فێری ئەو نەریتی هاریکاریانە دەکرێن کە پاشتر دەچێتە بەرژەوەندی ژیانی گشتیەوە. بەشێکی بەرفراوانی سەرمایی کۆمەڵایەتی هەیە
کە گریمانی ئەوەی تێدایە کۆمەڵگەیەکی مەدەنی چڕ بەرهەم بهێنێت. ئەو کۆمەڵگە مەدەنیەش بەڕوانینی جیهانی مەرجێکی پێویستە بۆ دیموکراسی لیبراڵانەی نوێ لە دەربڕینێکی ئێرنێز گێلنەردا هاتووە کە کەی کۆمەڵگەی مەدەنی نەبوو دیموکراسیش نابێت. ئەگەر دیموکراسیەک بەڕاستی لیبراڵ بێت ئەوە دەتوانێت پارێزگاری لە کەشێکی ڕەخسا بکات بۆ ئازادی تاکە کەسی و بواری دەستێوەردانیش کەم دەبێتەوە. ئەگەر ئەم سیستمە سیاسیە بەرەو ئەنارشیستی و ئاژاوەجێڕی نەبردرێ ئەوە لە کای ئەو بوارە ڕەخساوەدا دەتوانێت کات بۆ ڕێخستنەوەی خۆشی بکات. کۆمەڵگەی مەدەنی توانای هاوسەنگی هێزی دەوڵەت دەپارێزێت و تاکە کەسەکانیش لە هێزی دەوڵەت دەپارێزێ. بەڵام لە کاتی نەبوونی کۆمەڵگەی مەدەنیدا دەبێت لە زۆربەی کاتدا دەوڵەت ئەرچی ڕێخستنەوەی ئەو تاکە کەسانە بکێشێت کە خۆیان توانای ڕێخستنەوەیان نییە، کەوابێ ئاکامی زیادەڕەویکردن لە تاکە کەسێتیدا بریتی نییە لە ئازادی، بەڵکو بریتی دەبێت لەو سەرکوتەی کە تۆکڤێل وەک هێزێکی گەورە و خێرخوا دەیبینێ بۆ پاراستنی کۆمەڵگا، وەک ئەو باوکی کە دەبێت هەموو پێداویستیەکان دابین کات. ئاستە نزمەکانی سەرمایی کۆمەڵایەتی ژمارەیەک پەخستنی کۆمەڵایەتیان لێ دەکەوێتەوە. ئەو پەخستنانەش بە بەفراوانبوونی تۆمارکراون. لە پاشی کردنەوەکەی تۆکڤێل بۆ هەلومەرجی فەڕەنسا زۆری چاودێران تێبینی ئەوەیان کرد کە چۆن سەنتەربەندی ئیداری سیستمێکی سیاسی وشک و گوێپێنەدراوی لێ دەکەوێتەوە، سیستمێکی سیاسی کە تەنها لە ڕێگەی دژایەتیکردن و ناڕەزایی دەربڕینێکی وەکو ئەوەی ساڵی 1960 بگۆڕدرێت. ئاستە نزمەکانی سەرمایی کۆمەڵایەتی پەیوەندیان بە دەرکەوتنی حکومەتێکی خۆجێی ناکارامەوە هەیە لە باشووری ئیتاڵیا، هەروەها پەیوەندیان بەو ڕێژە زۆر بەربڵاوی گەندەڵیەوە هەیە کە لە ناوچەکەدا بڵاو بۆتەوە. لە زۆری کۆمەڵگاکانی ئەمریکای لاتیندا تیرەی متمانە بەرتەسک بۆتەوە و ئەمەش سیستمێکی ئاکاری دووفاقی هێناوەتە بەرهەم. مامەڵەی باش و گونجاو لەگەڵ خزم و هاوڕە نزیکەکاندا دەکرێ و ئاستێکی نزمتر لەوەش لە مامەڵەکردندا پێشوازی لە خەڵک بەگشتی دەکات. ئەم شتە وەک دامەزراوەیەکی کەلتوری کار بۆ گەندەڵی دەکات و لە زۆربەی کاتەکاندا وا دەکات کەسەکان تەنها گرنگی بە ئەندامانی خێزانەکانی خۆیان بدەن. بێگومان گریمانی ئەوەش هەیە کە کەسەکان لە پێویستی خۆشیان زیاتر شتی باشیان هەبێ. کاتێک کەسێکی مەدەنی خانوویەک دەگرێ واتە کەسێکی تر هەیە بۆ خانوویەکی کرێ دەگەڕێ، بۆیە زۆربەی ئەو شتانەی کە کۆمەڵگەی مەدەنی پێکدێنن دەتوانرێ بوترێ بریتین لەو گروپانەی کە شتێگشتەکانی وەک بۆ نمونە کێڵگەکانی چەوەندەری شەکر و چاودێری تەندروستی ژنان و پاراستنی فرەچەشنەی ژیانیان لە بەلاوە گرنگە و وەکو سوودی تایبەتی خۆشیان سەیری دەکەن. ئەدەبی باڵا زۆر بە درێژی بەرەنجامە خراپەکانی گەڕان بۆ کرێی لە ناو دیموکراسیە نوێیەکاندا ڕوون کردوتەوە. مانکۆر ئۆڵسن دەڵێ دابەزینی درێژخایانی ئاسی ئابووری بەریتانیا بەهۆی ئەوە بووە کە ماوەی درێژخایان ئەو گروپانەی هەڵگری بیر و باوەڕی پاراستنی بەرژەوەندن خۆیان بوون پشگیریان لێکراوە. هیچ گرنگتیەکیش لەسەر ئەوە نییە کە ئەو ڕێکخراوە ناحکومیانەی بۆ بەرژەوەندی تایبەتی دروست بوون بتوانن بەڕاستی خزمەت بە بەرژەوەندی گشتی بکەن، بەڵکو زۆر گریمانی ئەوە هەیە کە ڕێکخراوە ناحکومیە زۆر چالاکەکان بتوانن ژیانی گشتی خەڵک بە ئاڕاستەی بە سیاسیکردن دابرن، بەو شێوەی کە یان سیاسەتی گشتی بشێوێنن یان بەرەو بنەبەستی برن. سەرباری ئەو گریمانەی کە ئەو کۆمەڵگەی سەرمایەکی کۆمەڵایەتی زۆری هەبێت بێگومان خراپترە لەو کۆمەڵگەی کە سەرمایەکی کەمتری هەیە و گریمانێکی زیاتری هەیە بۆ ئەوەی ببێتە سەرچاوەیەکی گروپە ڕێکخراوەکان، چونکە سەرمایەی کۆمەڵایەتی زیندووە و دروست توانای ئەوەی هەیە وەکو دامەزراوە گشتی ڕسمیەکان کار بکات. بۆیە زۆر جار وتراوە کەوا باشترە کۆمەڵگەکان لە ئاسی دامەزراوەیدا بە یەکتر بەراورد بکرێن نەک لە ئاسی هەلومەرجی کەلتوریدا. بۆ نمونە چالمەرز جۆنسن قسە لەسەر ئەوە دەکات کە جیاوازە سیاسی و ئابوووریەکانی ژاپۆن و ئەمریکا بناخەیەکی کەلتوریان نییە، بەڵکو لەبەر ئەوەیە کە ژاپۆن MITI هەیە بووە و ئەمریکا ئەوەی نەبووە. بەرەنجامیش دەبێ وڵاتە یەکگرتوەکانیش هەوڵ بدات شتێکی هاوشێوەی MITI لە واشنگتن دروست بکات بۆ ئەوەی بە هەمان ئەنجام بگات. بەڵام ژمارەیەکی زۆر هۆکار هەن بۆ بیرکردنەوە لەوەی کە کۆمەڵگا جیاوازەکان توانای کەلتوری جیاوازی بۆ دنیادنانی دامەزراوەکانیان هەیە، بەڵام توانای ژاپۆن و پلانە ئابووریە مەزن و بەهێزەکەی ئاژانسەکانی بە ئاراستەیەکدا ڕۆشتن کە ئەگەر بەراوردی بکەیت لەگەڵ ئەمریکای لاتین و ئەفریقادا دابینیت ئەم گەندەڵی و خراپ ئیدارەدانێکی ئەو تۆی لێ نەکەوتوتەوە، بەڵکو لە ڕاستیدا وڵاتە یەکگرتوەکان حەزی لەوە بوو دوای نمونەی ژاپۆن بکەوێ. دیانپێدانانی چەند کەسایەتێکی ڕۆژنبیری ژاپۆن دەڵێ ئەوە بەو هۆیەوە بوو کە ڕیزێک لە بیرۆکراتەکان و ئاستی بەرزی مەشق پێکردنیان و کارامەییان دراوە و کۆمەڵگەی ژاپۆنیش ڕێزێکی گشتی لە دەسەڵاتەکەی خۆی گرتووە و
هیتر پێشنیاری ئەوەش دەکەن کە هەندێکی ئەو دامەزراوانە ناکرێ بە ئاسانی بگوێزرێنەوە بۆ ئەو کۆمەڵگەیانەی کە سەرمایەیەکی کۆمەڵایەتی کەمیان هەیە. چۆن سەرمایی کۆمەڵایەتی بپێوین. لاپەڕاسیونۆ یەکێک لە گرنگترین لاوازیەکانی چەمکی سەرمایی کۆمەڵایەتی بریتیە لە نەبوونی کۆدەنگیەک لەسەر چۆنێتی پێوانەکردنەکەی. بەلای کەمەوە دوو ڕوانینی بەرفراوان هەن لەبەر چاو ژیراون. یەکەمیان ئەنجامدانی ڕووپێویەکە بۆ ژمارەی گروپەکان و ئەندامانی ئەو گروپانە لە کۆمەڵگایەکی دیاریکراودا. دووەمیشیان ئەوەیە داتای ڕووپێویەکان سەبارەت بە ئاستەکانی متمانە و پەیوەستبوونی مەدەنیانە بەکاربهێنرێ. لە کۆتایی ئەم بەشەدا من پێشنیاری پێوەری سێم دەکەم کە دەتوانرێ ئاستی سەرمایی کۆمەڵایەتی لە ناو دامەزراوە تایبەتەکاندا پێ بپێورێ. ڕۆبەرت پیوتنام هەوڵیدا بە ئەژمارکردنی گروپەکانی ناو کۆمەڵگەی مەدەنی سەرمایی کۆمەڵایەتی بپێوێت. هات ژمارەی نونی بۆ پێوانەی قەباری ئەندامەتی ناو یانەکانی وەرزشکردن، تیپەکانی بۆڵینگ یانە ئەدەبیەکان یان سیاسیەکان و ئەو شتە هاوشێوانەی تردانا کە ژمارەی ئەندامەکانیان بەپێی کات و بەپێی گۆڕانی شوێنی جوگرافی دەگۆڕدرێت. لە ڕاستیدا ژمارەیەکی زۆر نون لەسەر کۆمەڵگەیەکدا هەن کەوابێ نونیەک ئەکاتە تا بریتی دەبێت لە یەکەمین پێوەری بۆ کۆی گشتی سەرمایی کۆمەڵایەتی سین نقطە کاف و دەکاتە تێگڕای ئەندامەتی هەموو گروپەکان. کەوابێ هەر یەکەی نون و تا پێوەری گرنگی کۆمەڵگەی مەدەنین. لەوانەیە هەر بەهایەکی بچووشی نون جۆرەکانی ئەو ئاکامانە سنووردار بکات کە دەکرێت هەر گروپێک پێی بگات. بۆ نمونە خێزانەکان لەوەدا باشن کە مناڵەکانی خۆیان وەک کەسانی کۆمەڵایەتی پەروەردە بکەن یان پێکەوە بچن بۆ چێشخانە خێزانیەکان، بەڵام لەوەدا زۆر باش نین کە کاریگەری سیاسیانەی خۆیان پیادە بکەن یان شێوەی پەیوەندیەکانی ناو کارگا دروست بکەن. گۆڕاوی تایش بۆ خۆی پێوەرێکی جیاوازی ناو کۆمەڵگەی مەدەنی پێکدەێنێ. بەداخەوە سنوورداری و کەمی داتا و زانیاریەکان کۆسب دەهێنە سەر ڕێگەی ئەوی بزانین داخۆ چتایەک بۆ کۆمەڵگەیەکی دیاریکراو دابنین یان داخۆ چەند داتای لەدەستچوو یان نەژمێردراوی بناغەی لە نێوانی نونیەک و نونتەدا هەیە. لە وڵاتە یەکگرتووەکانی ئەمریکادا کۆمەڵێک هەوڵدراوە بۆ ئەوەی گروپ و ڕێکخراوەکان ئامار بکرێن. یەکێشی ئەو هەوڵانە ساڵی 1949 لەلایەن وەزارەتی بازرگانی ئەمریکاوە ئەنجام دراوە. ئەو کاتەوای خەمڵاندە بوو کە 200,000 بازرگانی خۆبەخشی قازانجنەویست، کۆمەڵگەی ژنان، سندیکای کار، گروپی خزمەتگوزاری مەدەنی، یانەی خۆراکپێدان و گروپی پسپۆڕ و تایبەتمەندی ناو هەموو ئاستەکانی کۆمەڵگەی ئەمریکی هەبوون. لێستەر سەلەمۆن خەمڵاندنێکی کردو و دەڵێ لە ساڵی 1970دا 1,400,000 کەس هەبوون کە لە وڵاتە یەکگرتووەکانی ئەمریکادا کاری قازانجنەویستیان کردووە و ئەمەش ڕێژەیەکی زۆرە بۆ پێوەری ئاماری هەموو دانیشتوان. کارێکی نەکردنی سەبارەت بە تێگڕایەکی گشتی ناڕەسمی ئاماری تۆڕ و گروپە ناڕەسمیەکان لە ناو کۆمەڵگایەکی مۆدێرندا لەلایەن سەنتەری شاری یانکی ئەمریکیەوە ئەنجام درا و تێیدا 22,000 گروپی جیاوازی ئامار کردبوو کە هەر یەکەیان 70,000 ئەندامیان هەبووە. گۆڕانی تەکنەلۆژی فۆرمی ڕێکخراوەکانیش دەگۆڕێت. ئەی باشە ئێمە چۆن بتوانین ئەو گروپانەی مشتومڕکردنی سەر ئینتەرنێت و ژوورەکانی چاتکردن و سەوداییکردنی ڕێگەی ئیمەیل ئامار بکەین کە لەگەڵ زۆربوونی کۆمپیوتەرە تایبەتیەکەسیەکاندا لە نەوەدەکاندا زۆر بەربڵاو بوونەتەوە. لەوانەیە نون و تا بە پێچەوانەشەوە پێکەوە گرێ بدرێن، ئەمەیان گەورەترە لە ژمارەی تێگڕای گروپەکان و بچووکترە لە کۆی هەمویان پێکەوە. بە دیوێشی دیکەدا تاکە کەسەکان دەتوانن ببن بە ئەندام لە زیاتر لە گروپێکدا، بەڵام خۆیان پێویستیان بەوە نییە ببن. ئەوە شتێکی ڕوونە کە هەر یەکەی ئەم گروپەی نون و تا یانە بە کۆمەڵەی ئاستێکی جیاوازی پەیوەستی ناوخۆیەوە یەکتریان گرتووە. کاری بە کۆمەڵ دەکەن، بەڵام پەیوەستەکانی یاری بۆڵینگ توانای ڕاماڵینی کەنارەکانیان نییە. لۆبیەکانی ناو کۆنگرێسیش بە هەمان شێوە. بۆیە بۆ ئەوەی بتوانین هەندێکی ئەو پەیوەستانە زیاتر و پتەوتر بکەین دەبێت چەند فاکتەرێکی چوونایەتیان بۆ زیاد بکەین. وەرن با ئەم فاکتەرانەیش ناو بنین زال. بەداخەوە میتۆتێکی پەسەندکراو لە ئارادا نییە بۆ پێوانەکردنی ئاستی یەکگرتووی نێوانی گروپەکان. هەر یەکەی فاکتەرەکانی زال دەبینی دەبێت لە دەرەوە لەلایەن چاودێریی دەرەکیەوە چاودێری جۆری چالاکیەکانی گروپەکە بکرێ. ئەو چاودێرە دەتوانێت تێبینی خۆی لەسەر چالاکیەکانی گروپەکە و ئەو ئەستەمیانەشت بدات کە ڕوبەڕوویان دەبێتەوە. ئاگای لەوە نییە کە گروپەکە چۆن لەژێر هەلومەرجی سەختدا پارێزگاری لە یەکێتی و یەکڕیزی خۆی دەکات. سەرباری ئەو سروشتە جیاخوازیەشی کە هەیەی
ئەوە شتێکی ڕوونەکە زال لە گروپێکەوە بۆ گروپێکی دیکە دەگۆڕێت و خەسڵەتێکی چوونایەتی شڵۆقی سەرمایی کۆمەڵایەتیش پیشان دەدات کەوابێ لەلایەن کۆی سەرمایی کۆمەڵایەتی کۆمەڵگەیەک بەم شێوەیە گوزاری لێ بکرێت. وەک لەسەرەوە تێبینی کرا سەرمایی کۆمەڵایەتی پتر لە شێوەکانی تری سەرمایە دەکەوێتە بەرکاری خەڵکانی دەرەکیەوە لەبەر ئەوەی بۆ پێوانی پشتی هەر کۆمەڵگەیەک لە سەرمایی کۆمەڵایەتیدا دەبێ ئەم کەسە دەرەکیانەش لەبەر چاو بگیرن. دەتوانرێ وابیر لە نیوەتیرەی متمانە بکرێتەوە کە جۆرێک بێ لە خەڵکی دەرەکی پۆزەتیڤ ئەرێیی بۆیە ئێمە ئەمەشیان ناو دەنین ڕاپا لەبەر ئەوەی ئەم ڕاپایە سربەخۆ دەبێتە ئەو سوودەی کە دڕژێتە قازانجی ئەو گروپەوە کە کارێک ئەرچێک لە بەرچاو دەگرێ و ئەوێ بە شێوەی فەرمی ئەنجامی بدات. بۆ نمونە ئەو تایەفەیە کە هانی ئەندامەکانی دەدات کە ڕازگۆ و متمانە پێکراو بن ئەوە کاتێک ئەو ئەندامانە مامەڵەی ئابوووریانە لەگەڵ یەکتردا دەکەن یان دەچنە خزمەتی ئامانجە ئاینەکانی تایەفەکانیانەوە دەتوانن پەیوەندی کاری باش و پتە و بۆ خۆیان مسۆگەر بکەن. بۆ زۆر گرۆپ نیوەتیرەی متمانە بۆ تەواوی ئەندامانی گروپەکە درێژ دەبێتەوە. بۆ نمونە ئەم شتە لە ناو زۆربەی خێزانەکان داوایە و ڕاست دەردەچێت. لەم بارەدا ڕاپا یەکسان دەبێ بە یەک و کۆی هەموو سەرمایی کۆمەڵایەتیەکەیش بەم شێوەیە دەردەکەوێت. سینزە یەکسانە بە ڕاپا زا نون یەک تا. چەند گروپێکی دیاریکراو بە تایبەتیش گروپە گەورەکان بۆ دەناسرێنەوە هەڕەمێتیشی ناوخۆیی کاردابەشکردن پلە و ئیمتیازاتی پیشەیی و هیتریان هەیە. بۆیە کاتێک ئەم گروپانە لە دەوری هەندێ بەرژەوەندی گشتی یان سۆزێک کۆ دەبنەوە تا چەند ئەندامەکان دەتوانن کاری بە کۆمەڵ پێکەوە بکەن دەوەستێتە سەر ئەو متمانەی لە نێوانیاندا هەیە و ئەمەش دەوەستێتە سەر پلە و شوێنی ڕێژەی هەر یەکەیان لە ناو گروپەکەدا. پۆتنام ڕاست و دروست جیاوازی دەکات لە نێوان ئەو شتێک کە پێی دەوترێ ڕێکخراوی ئەندامێتی وەکو ڕێکخراوی ئەمریکی بۆ خەڵکانی خانەنشین کە پتر لە 33 ملیۆن ئەندامی هەیە و نونیەشی زۆر گەورەی هەیە. کڵێسای کاسۆلیشی لە پاش ئەوەوە لە ڕووی قەبارەوە بە پلەی دووەم دێت. گروپی لەم شێوەیە قەبارەی زۆر گەورەیان هەیە بەڵام زۆری ئەندامەکانی بە سادەیی بەشداریەکی کەمی ساڵانەیان تێدا هەیە. راپۆرتی هەواڵەکانیان پێدەگات و لەسەر هەر مەسەلەیەکی تر کە لە دەرەوەی موچەی خانەنشینەکەی خۆیان یان بەرژەوەندی تەندروستیانەوە بێ هۆکارێکی بەهێزی وایان نییە هاوکاری یەکتری پێ بکەن. بۆیە ئەم ڕێکخراوە ڕاپایەکی زۆر لاواز و سنوورداریان دەبێ. یۆ ڕێکخراوێکی وا لەوانەیە ڕاپایەکیان زۆر بچووک بێت کرس ببێتەوە بۆ نمونە بۆ سەر ژمارەی ئەو کەسانەی کە دەوامی ڕۆژانەی تەواو لەناو بارەگان نیشتیمانیەکانیاندا دەکەن سەرباری ئەوەش لەوانەیە ژمارەی خەڵکیشیان تێدا بێت کە فەرمانبەرن و سووک و ئاسان بەشێک نەبن لە تۆڕە متمانە پێکراوەکە. بە دیوەکەی تردا گریمانی ئەوەژەیە کە گروپێکە بن ڕاپایەکی لەوانە گەورەتریان هەبێ با ئەم نمونەیە بۆ تایەفەیەکی ئاینی وەربگرین کە هانی ئەمانەت پارێزی و متمانە پێکردن دەدەن. دەیانەوێت ئەم دوو نەریتە لە نێوان ئەندامەکانی خۆیان و مامەڵەی ئەندامەکانیشیان لەگەڵ خەڵکانی دەرەوەیاندا بەگشتی بەکاربهێنن. لەمەوە دەبن بە کاریگەریەکی باش و دەڕژێنەوە ناو کۆمەڵگا گەورەترەکەوە. جارێکی تر فێبەر دێتەوە و دەڵێ بەهای ڕاپا لەلایەن تایەفەگەرەوە تونڕەوەکان زۆرتر بووە لە گروپەکەی یەکەم کە ئاماژەمان پێدا. دوا فاکتەری کاریگەری لەسەر بەش یەر کۆمەڵگەیەک لە سەرمایی کۆمەڵایەتی بریتی نییە لە یەکگرتووی ناخۆی گروپەکان بەڵکو بریتیە لەو ڕێگای کە ئەو ئەندامانە پەیوەندی خۆیان لەگەڵ خەڵکانی بێگانە بە خۆیاندا گرێ دەدەن. لەوانەیە پەیوەستە ئاکاریە بەهێزەکانی ناو گروپەکان لە هەندێ باردا کار لەسەر کەمکردنەوەی ئەو متمانەیە بکەن کە ئەندامانی ناو گروپەکە بە خەڵکانی دەرەوە هەیانە و نەتوانن کاری چالاکانەیان لەگەڵدا بکەن. گروپی زۆر بەرز دیسپلینکرا و باش ڕێکخراو بەهای هاوبەشی زۆر بەهێزی لەناودا هەیە. لەوانەیە ئەو بەهایەوەیان لێ بکات بتوانن کاری هاوبەشی پێکەوەیی زۆر بەرز بکەن و ئەمەش ببێتە بەرپرسیارەتێکی کۆمەڵایەتی بۆیان. من پێشتر و لە کاتێکی تردا تێبینیم لەسەر ئەوەدا بوو کە کۆمەڵگا خێزان پارێزەکانی وەکو چین و ناوڕاستی باشووری ئیتالیا بۆ دەناسرێنەوە کە متمانە کۆمەڵایەتیان بە خەڵکانی دەرەوەی ناو خێزانەکانی خۆیان نییە. ئەم گروپانە لە باشترین هەلومەرزدا کەمتر کاریگەری کەشی دەرەوەیان دەکەوێتە سەر و لە خراپترین باریشدا بێمتمانەی و بێتەحەمولی و تەنانەت ڕق و توندوتیژیش بەرامبەر بە خەڵکانی بێگانەی دەرەوەی خۆیان بەرهەمدێنن. لەوانەیە چەند گروپێکی دیاریکراو هەبن و چالاک بن لە زیانگەیاندن بە بەشەکانی تری کۆمەڵگا وەک گروپە تاوانباریەکانی نمونەی مافیاکان و ئەو گروپانەی کە هەر خوێنیان بەبیردادێ.
هەر قەواڵەیەشی کۆمەڵایەتی وەکو کۆکلوکسکلان نەتەوەی ئیسلام میلیشیای مەشیگان و زۆر ڕێکخراوی ڕەگەزپەرستی خۆپەرستی جیاوازی تر لەوانەیە ئاستێکی بەرزیان هەبێ لە پلەی ئەو سێ گۆڕاوەدا کە لەسەرەوە ئاماژەمان پێدان لەوانەیە هەر گروپێکیان ڕاپایەکی تەواوی هەبێ بەڵام لەسەر و هەموو ئەمانەشەوە ئەستەمە دەبێ بڵێن کە گۆمەڵگەیەکی لەم شێوەیە بڕێکی زۆری سەرمایی کۆمەڵایەتی هەبووە کەواتە لەمەوە بە ئەندامبوون لە یەکێکی گروپەکاندا ڕوانینێکی نێگەتیفانە بەرامبەر بە خەڵکانی دەرەوە دێنێتەوە بەرهەم ئێمە دەتوانین ئەو ڕوانینە بڵێن نیوەتیری گومانکردن یان ڕائنون بۆیە تا بەهای ڕانون گەورەتر بێت ئەو بەرپرسیارەتیەی کە ئەو گروپە پیشانی دەدات بەرامبەر بە کۆمەڵگەی دەرەوە گەورەتر دەبێ لەمەوە پێوانی سەرمایی کۆمەڵایەتی هەر گروپێکی تا ڕاپا زانون دەبێ لەگەڵ گۆڕاوی ڕانوندا لێک بدرێ ئێمە وای دادەنین کە هەموو بەهایشی ڕانون یەکسان بێت بە یەک یان گەورەتر بێت لێ کەواتە دووە بەهای سەرمایی کۆمەڵایەتی هەر کۆمەڵگایەک دەبێ بکاتە یەک و لە دەیا چوار سینزە یەکسانە بە یەک لەسەر نون ڕانون ڕاپا زانون یەکتا تا سێگەتوانین پێشبینی ئەوە بکەین کە هەر یەکەی زا و ڕانون پەیوەندیەکی ئەرەییان پێکەوە هەبێ ئەمە یەکگرتنیشی ناوەشی و زۆرجار بە شێوەیەشی بەهێز پشت بە پێوەر و بەها هاوبەشەکانی ناو گروپەکە دەبەستێ ئەوە تا هەر یەکەی سەربازانی دەریای ئەمریکی و کڵێسای مارمۆنی نمونەی ئەوەن بەڵام زۆر بەهێزی ئەو گرێبەست و بەندە ناوەشیانی نێوانیان شتێکی وەکو دوورگە لە نێوانی گروپەکان و خەڵکانی دەرەوەیاندا دروست دەکات ڕێکخراوەلاتی و دینیەکانیش وەکو زۆربەی هێڵە پرۆستانتیتیە هاوچەرخە سەرچیەکانی ئێستەی ئەمریکا وایە بەڵام جیاواز لەوانی تر بە ئاسانی لە ناو گروپەکانی تری ناو کۆمەڵگەدا دەژین و تا ئێستش کەمترین ئاستی ئەنجامدانی چالاشی هاوبەشی خۆیانیان هەیە لە ڕووی ئایدیالیەوە لەوانەیە کەسێک حەز بکات بەهاکانی زای خۆیان بەرز بکاتەوە و ڕائنونەکەشیان نزم کاتەوە لەوانەیە ئەو خەڵکانی کە لە ناو ئەو ڕێکخراوە پیشەوەرانەدا هەبن کە ئەیانەوێ ئەندامەکانی خۆیان بەرەو بەها دیاریکراوەکانی بوارەکەی خۆیان کێش بکەن بەڵام لە هەمان کادا ناشکرێ بێمتمانەی بەرامبەر پیتۆڵیەکانی تر هەبێ و بوار بۆ دروستبوونی کاریگەری لەوانە نەبێ وەک ئەوەی ئەم ڕاهێنانە پیشانیدا بەرهەمهێنانی هەر شتێکیۆک و سەرژمێرێکی بڕواپێکراو لەبارەی پشتی هەر کۆمەڵگەیەک لە سەرمایی کۆمەڵایەتی ئەرکێکی قورسە و نەکردە نییە لەبەر ئەوەی چەند کۆمەڵێک ژمارەی ئاڵۆزیان تێدایە نە پێشتر خەمڵاندنیان بۆ کراوە و نە بە شێوەی کەسێتیش دەژمێردرێ ئەمە بەرەو شتێکی ترمانەبات کە سەرچاوەیەکی ترە بۆ داتاکان و وەکو جێگرەوەیەکی سەرمایی کۆمەڵایەتی بەکاردێ ئەویش بریتیە لە ڕووپێویکردنی متمانی بناخەکانی متمانە و پەیوەستی مەدەنی ژمارەیەک سەرچاوەی تر داتاکان هەن کە لێرەدا سوودیان دەبێ بۆمان وەکو ئەنجومەنی نیشتیمانی ڕاپرسی گشتی و ڕووپێوی کۆمەڵایەتی لە وڵاتە یەکگرتووەکانی ئەمریکا هەروەها زانکۆی مەشیگانیش ڕووپێوی جیهان دەکات داتای نێودەوڵەتی دەدات بەدەستەوە هەر یەکەی ئەو ڕووپێوکردانەش پرسیاری وردیان بۆ لێپیشینەوە هەیە لەسەر بوونی متمانە لە دامەزراوە سیاسی کۆمەڵایەتی جیاوازەکاندا هەروەها لە وەڵامی ئەو کەسانش دەکۆڵنەوە کە پرسیاری ئەویان لێکراوە ئاخۆ تا چەند دەیانەوە لە ڕێکخراوە خۆبەخشەکاندا کار بکەن بێگومان گیرروگرفتی جۆراوجۆر هەن لە داتاکانی ڕووپێوەکاندا بۆ نمونە حقیقەتی وەڵامەکان بە پێی گۆڕانی شێوازی پرسیارکردنەکە دەگۆڕێت لە زۆر وڵات و زۆر کاتی جیاوازدا داتای جێژی لەسەر ئەمانە لە ئارادانین بۆ نمونە پرسیارێکی گشتی وەکو بەگشتی تۆ پێت وایە کە دەبێ هەموو خەڵک متمانەیان پێ بکرێ یان تۆ ناتوانی زۆر بە ئاگایە و مامەڵە لەگەڵ خەڵکاندا بکەیت لە هەردوو ڕووپێوەکەی ڕووپێوی کۆمەڵایەتی گشتی و بەهاجیانەکانی ڕووپێویدا هاتووە بەڵام ئەم پرسیارە زانیارێکی زۆر ورد پێنادات لەبارەی نیوەتیری متمانی نێوانی ئەو کەسانەی کە وەڵامی ئەو پرسیارەکەیان داوەتەوە ناشتوانی بزانیت تا چ ڕێژەیەک مەیلی هاریکاریکردنیان هەیە لەگەڵ خێزان و هاوبەشە نەریتیەکان و برایانی ئاینیدا یان لەگەڵ خەڵکانی تەواو نامۆدا بە خۆیان هیتر ڕێگەی گریمانکراوی سێم بۆ پێوانی سەرمای کۆمەڵایەتی لە هەندێک ڕێکخراوی تایبەتمەندە لەوانەیە بەوە بێت بڕوانیتە گۆڕانیەکانی ناو بۆرسا لە پێش و پاش داخستنی نمایشەکانی ئەو بازاڕە بە سەرمایەکردنی بازاڕی هەر کۆمپانیایەک دەکاتە کۆکردنەوەی بڕی هەردوو ڕووی موڵکە بەرچاو و نابەرچاوەکانی ئەو کۆمپانیایە لە کاتێکدا خۆی دەبێت سەرمایە کۆمەڵایەتەکانی بریتی بن لە ژمارەی کرێکاران و کارگێڕانی کۆمپانیاکە و لەناو ئەواندا ئەو سەرمایە بەرجەستە ببێ میتۆلۆژیایەکی پەسەندکرایی وانە بۆ ئەوەی بڕی سەرمایی کۆمەڵاتی لە ناو موڵکە بێبەڵگەکانی تری وەکو هەلومەرجەکانی مارکەی بازرگانی و نیازپاچی و
پێشبینیکردنی ئایندەی بارودۆخی بازاڕ و شتی لەو جۆرە پێجیا بکرێتەوە. هەر کۆمپانیایەک و لەلایەنی کۆمپانیایەکی ترەوە جڵەوی بەسەردا دەسەپێنرێ. ئەگەرچی پێشەوەی کۆنتڕۆلیشیان بکەن دەتوانن بە نرخی خۆیان بیکڕن. لە هەلومەرجێکی وادا دەتوانین گریمانی ئەوەدا بنین کە بەشێکی ئەو بەهایە لەو ڕێگەیەوە دەپێورێ و گریمانی بۆ دادەنرێ. کە خاوەنە نوێیەکانی کۆمپانیاکە واتە ئەوانەی کە کڕیویانە لەو بڕوایدان کە خۆیان دەتوانن باشتر لە خاوەنە پێشۆکانی خۆی بەڕێوەی بەرن. لەگەڵ بوونی هەموو فاکتەرەکانی تری وەکو مڵکە بەڵگەدارەکان و بەرچاوەکان و پێشبینیکردن دەربارەی بارودۆخ و هەلومەرجی بازار، کارکردن بەشتە جێگرەکان و هیتر. لە زۆر باردا بەشێک لە بڕی بەهای کۆمپانیاکە ببێتەوە بە بەشێک لە ناو ئەو داهاتانەدا کە خاوەنە نوێیەکان وێنای ئەوە دەکەن کۆمپانیاکە بتوانێت لە لای ئەوان بەدەستی بهێنێت. بۆیە کارژێڕی نوێی کۆمپانیا دەبێت ئەو بڕی پێی دراوە لە دەستکەوتەکان دەری بکاتەوە. بەمەش ئەو پارێ نابێتەوە بە بەشێک لە سەرمایی کۆمەڵایەتی، بەڵکو ئەوە لە بری ئەوەی سەرمایی کۆمەڵایەتی بێت بریتیە لە شێوەی شیلاوەشی سەرمایی مرۆیی. هەرچی سەرمایی کۆمەڵایەتیە دەبێ بەو بەشە گرنگە پێک بێت کە خەڵکانی کاران و لەناو کۆمپانیاکەدا ماونەتەوە بۆ ئەوەی ببنەوە بە بەشێکی کاریگەر لە سەرۆکایەتیکردنی کۆمپانیاکە و بتوانن بەشداری چالاکانە لە بەڕێوەبردنی کۆمپانیاکەدا بکەن. سەرمایی کۆمەڵایەتی لەکوێوە دێت؟ لاپەڕا 55. ئەگەر ئێمە سەرمایی کۆمەڵایەتی وەک ئەو پێوەرە خێرا و ناڕەسمیانە وەربگرین کە هاریکاریکردنی یەکتەر دێنێتە بەرهەم، ئەوە ئابووریناسەکان ڕوونکردنەوەیشی ڕوونیان هەیە لەسەر ئەوەی کە ئاخۆ سەرمایی کۆمەڵایەتی لەکوێوە دێت. سەرمایی کۆمەڵایەتی لە چەند پاتبوونەوەی گەشە دەکات. بەرهەمێکە وەکو یاریەکانی پیدی وایە، بە تایبەت یاری گیرروگرفتی زیندانیەکە کە بەتەنها یەک فیشک تەقاندن بە ئاکام ناگەیت، بەڵکو دەبێ هاوسەنگی ناش بۆ هەردوو یاریزانی بەرامبەر بە یەک هاوسەنگی و بێ و ئەگەری چەند پاتبوونەوەشی هەبێ. یاریەکە دووپات بێتەوە. بۆیە دەبینی یاریکردنی یەک بە یەکە یاریکەرەکان بەرەو ستراتیژیەتێکی سادە دەبات. ئەویش ئەوەیە کە یاریەکەیان دژ بە یەکە، بەڵام هاریکاریکردنەکەش و هەردوو یاریزانەکە بەرەو هاریکاریکردنی یەکتر دەبات. لە بواری تری تیۆری دەرەوەی یاریکردندا ئەگەر تاکە کەسەکان بە بەردەوامی کارلێک لە یەکتری بکەن، بە تێپەڕینی کات جۆرێک لە متمانە و ئەمانەت لە لای یەکتری دروست دەکەن. کارلێکردنی نێوبازاڕی لە ناو کۆمەڵگەی بازرگانیدا وەک ئەوەی ئادەم سمیز تێبینی کردووە، پەرەسەندنی کۆمەڵە تایبەتمەندیەکی کۆمەڵایەتی بۆرژوازیانەی وەکو متمانە بە یەکترکردن و هەوڵدان و پێشبینیکردنی ئاقلانیانەی لێ دەکەوێتەوە. کۆمەڵگەیەکی تەواو وەک ئەوەی کە کانت پێی دەڵێ شەیتانەلۆژیکەکان بە تێپەڕبوونی کات جۆرێک لە سەرمایی کۆمەڵایەتی پەرە پێدەدەن کە وەکو بەرژەوەندی درێژخایانی تایبەتی وایە بۆ شەیتانەکان. سەرمایی کۆمەڵایەتی بەردەوام و بەڕوونی لە ڕێگەی یاریکردنی وەکو یاریە چەند پاتبووەکانی پیدیەوە چەند بارە دەبێتەوە. هەردوو ڕۆبەرت ئەلێکسن و ئیلینۆر ئۆسترام ژمارەیەکی زۆری باری قەزەی ئەزموونگەری هاریکاریکردنی وایان هەژمار کردووە کە دەتوانن ببنە هۆی سەرهەڵدانی جۆرە هاریکاریەکی چەند بارە بووەوەی کۆمەڵایەتی. دوایین داتابەیز بنکەی زانیاری ئەو نمونانەی کە تێیاندا کۆمەلگاکان سەرکەوتوانە مامەڵەیان لەگەڵ سەرچاوە هاوبەشەکانی قازانجدا کردووە بە شێوەیەکی تایبەت سەرنجڕاکێشن. لەبەر ئەوەی ئەم جۆرە مەسەلانە وەکو یاری پیدیەکەوان و لە ڕووی تیۆریەوە وایە کە ئەگەر تەنها یەک یاری زانیاری تێدا بکات شتەکانی قورستر بۆ چارەسەر دەکرێت لەوەی کە دوو یاری زانیاری تێدا بکەن. ڕوانینی ئابووریناسەکان بۆ تێگەیشتن لەوەی کە ئاخۆ سەرمایی کۆمەڵایەتی چۆن دێتەکایەوە زۆر ڕوانینێکی سنووردارە. گرفتەکەش لەوەدایە کە سەرمایی کۆمەڵایەتی زۆرجار لەلایەن سەرچاوە هەڕەمیەکانی دەسەڵاتەوە بەرهەم دەهێنرێ و ئەوانیش پەیڕەوی لە ئاکارەکان ناکەن و چاوەڕوانی ئەوەش ئەکەن لەبەر چەند هۆیەکی ئەقلانی خەڵک بە تەواوی ملکەتیان بێت. ئاینە گەورەکانی جیهان وەکو هیندۆسی و مەسیحی و ئیسلام یان سیستمە کەلتوریە گەورەکانی وەکو کۆنفۆشیزم نمونەی ئەمانن. ئەو ئاکارانەش دیارە لە سەرچاوەیەکی دەرەکیەوە و لە ڕێگەی سازشکردنەوە نایەنە ناوەوە، بەڵکو لە ڕێگەی پەروەردەکردنەوە لە وەچەیەکەوە بۆ وەچەیەکی داهاتووتر دەیگوێزرێتەوە و بۆ ئەو گواستنەوەیش زیاتر لە یەک هۆکاریان هەیە. کۆمەڵایەتیکردنی ئەو ئاکارانە ئەوەیە کە ڕەوشتن و هۆکاری تریان نییە. بە دەربڕینێکی تردا دەتوانین بڵین دابوونەریت ئەو ڕەوشتانەیە کە لە ڕووی کۆمەڵایەتیەوە بەڕوونی پشگیریان لێکراوە دەتوانن بۆ سەردەمانێکی کاتی درێژ بمێننەوە. بێگومان دەتوانین ڕوونکردنەوەی ئابووریانە و ئەقلانیانە بۆ دیاردە ئاینی و کەلتوریەکان بکرێت. ئەمە بۆ ئەوەیە هەوڵ بدرێ بە پێوەر و هەڵبژاردننی ئەقلانیانە
ڕەوشتە کۆمەڵاتیەکان بدەنە پاڵ تیۆری باڵاتر. سەردەمانێک بۆ کاتێکی دیاریکرا و قوتابخانەیەکی بەرژەوەندی ناسی، کۆمەڵناسی و مرۆڤناسی هەبوو. هەوڵی دەدا هۆکاری بەرژەوەندی ئەقلانیەکانی ڕێسا کۆمەڵایەتیە نامۆکان بدۆزێتەوە. بۆ نمونە ئەمانە حرامکردنی خواردنی گۆشتی مانگای لای هندیەکان دەگەڕاندەوە بۆ ئەو ڕاستی کە مانگا ئەو سەرچاوەیە بووە بۆ ئەوان کە دەبێت پارێزگاری لێ بکرێ بۆ بەکارهێنانی تری وەکو جوودکردن و ماست بەرهەمهێنان. هەر لەسەر هەمان شێوە مرۆڤ دەتوانێت هەوڵ بدات ئەوە ڕوون کاتەوە کە بۆچی لە زاڵبوونی هەلومەرجە ئابوووریەکاندا لە ئەوروپای ناوڕاست لە سەردەمی 16دا خەڵک بەرەو ئەوە چوون وەڵام بە ڕیفۆرمیستە ئاینیەکانی وەکو لۆسەر و کاڵڤین و میلانچیتن بدەنەوە. بەڵام لە کۆداییدا ئەم حیسابانەوەیان لێ هات خەڵک لیان ڕازی نەبێ لەبەر ئەوە بەهای شتەکانیان زۆر کەم دەکردەوە. هەموو ئەم گەشە مێژویانەی عادەتەن تێکەڵ دەبنەوە لەگەڵ پێوەرێکی بنچینەی و وا لە قەڵەم دەدرێن کە ئەمانە ڕووداوی گەورن لە پڕن یان قەومانن و ناکرێ بە پێی پێوەر و هەلومەرجی تر شی بکرێنەوە. ماکس فێبەر لە دژی مارکس دەوەستێتەوە و مشتومڕی ئەوەی لەگەڵ دەکات کە کەلتور بنیادی ژێرخانە و ئابووری بەرهەمێنانە و ئابووری بووەتە سەرخان و پێگاتەیەکی ناوەندی، هەرچی بەها ئاکاریەکانیشە لەلایەن پوریتانیزمەوە چێنراون. بە تایبەتیش ئاکارە چاکەکاریەکانی وەکو ئەمانەت پارێزی و ئاڵوگۆڕکردنی ئێستا دەبێت لە دەرەوەی خێزانەوە پراکتیسە بکرێن. جیهانی سەرمایەداری نوێیان هێناوەتە پێشەنگی پێشەوە، بۆیە بە حسابی فێبەر کەلتور داهێنەر و سەرچاوی کێشەیەکە و بەرهەمێکی کاریزماییشە. ئاین بەردەوامە لەوەی بێتە فاکتەرێک لە ناو گەشەی ئابووریدا. ئەوە تا یەکێک لە گرنگترین شۆڕشە کەلتوریەکانی ئەمڕۆ کە بەردەوامە لە جیهانی ئەمڕۆدا و حسابیشی بۆ نەکراوە ئەوەیە کە کاتۆلیکیەکان بە زۆری لەلایەن خەڵکە ئینجیلیەکانی ئەمریکا و مۆرمۆنەکانەوە دەکرێن بە پرۆستانتی. ئەم پرۆستەیە کە ئێستا و لە 20 ساڵی ڕابردوودا خراوەتە ژێر چاودێریکردنێکی ئەزموونگەریەوە کاریگەری کۆمەڵایەتیانەی خۆی لەناو گروپە کۆمەڵایەتی هەژارەکاندا دروست کردووە. ئەمانەش وەکو ئەو خەڵکانەوان کە فێبەر داونێتە پاڵ پوریتانیزم، سەفایی، خاوێن بوونەوە. بۆیە ئەوانەی هەڵدەگەڕێنەوە دەبن بە پرۆستانتی دەبینین داهات و ئاسی خوێندنیان و پاک و خاوێنیان و تۆڕی پەیوەندیەکانیشیان باش دەبێ. لە دەرەوەی ئاین ئەزموونی مێژووی هاوبەشیش دەتوانێت ئاکاری ناڕەسمی گەڵاڵە بکات و سەرمایی کۆمەڵایەتی بێنێتە بەرهەم. لە ساڵانی 20ەکان و 30ەکاندا هەرێکەی ئەڵمانیا و ژاپۆن ڕوبەڕووی کێشە و مانگرتنی گەورەی نێوانی کرێکارەکان و خاوەنکارەکان لەلایەک و دەوڵەت لەلایەکی ترەوە بوونەوە. بۆیە لە ئاکامدا نازیەکان و فەرمانڕەوا ژاپۆنەکان یەشێتیە سربەخۆکانی کرێکارانیان سەرکوت کرد و لە جێگەی ئەواندا چەند ڕێکخراوێکی زەردیان دروست کرد. لە پاش بەزینی هەردووکیان لە جەنگی جیهانی دووەمدا میلادگری سیستمە دیموکراسیەکان ڕوانینێکی قایلکارانەی تریان هێنایە بەرهەم سەبارەت بە سەرۆکایەتیکردنی کار و ئەمەش لە ئەڵمانیادا قۆناغی پاش سۆزەیلمارکت ویرتشافت و لە ژاپۆنیش سیستمی دامەزراندن بۆ هەموو تەمەنی هێنایە بەرهەم. ئەگەرچی ئەم ڕێکخراوانە ئێستا پەشیشیان کەوتبێ ڕۆڵێکی ڕەخنەگرانیان جێڕاوە لەوەی کە بواریان ڕەخساندووە بۆ ئەوەی لە پاش ئەو شەڕانەوە هەردوو کۆمەڵگەکە هەستنەوە سەر پێ و شێوەیەک لە شێوەکانی سەرمایی کۆمەڵایەتیان پێگەناوە. ئێمە چۆن نەتوانین خەزێنەی سەرمایی کۆمەڵایەتی زۆر بکەین؟ لاپەڕا 62 پرسیاری ئەوەی کە ئاخۆ سەرمایی کۆمەڵایەتی لەکوێیەت پێویستە ئەو زانیارە بە سوودانە دەوڵەمەند بکرێ کە پیاوانی سیاسەتمەدار دەیانەوێت لە هەر وڵاتێکی دیاریکراودا سەرمایی کۆمەڵایەتی خۆیانی پێبەرز بکەنەوە. هەروەها دەوڵەتانیش دەتوانن کاری پۆزتیڤانە بکەن بۆ دروستکردنی سەرمایی کۆمەڵایەتی و بەهرە ژوەربگرن لە کەسانێک کە سەرمایی کۆمەڵایەتیان هەیە. ئێمە ئاکرێ لەمڕۆ 4 تێبینی بدەین. یەکەم، دەوڵەتان باسکی زۆر و ڕوونیان نییە بۆ ئەوەی بتوانن فۆرمی جۆراوجۆری سەرمایی کۆمەڵایەتی دروستکەن. زۆر جار سەرمایی کۆمەڵایەتی بەرهەمێکی ئاسۆیانەی ئاین دابوونەریت بەشداریکردن لە ئەزموونێکی کۆمەڵایەتی و چەند فاکتەرێکی دیکەیە کە دەکەونە دەرەوەی دەسەڵاتی هەر حکومەتێکەوە. ئەکرێت سیاسەتی گشتی هەست بە بوونی فۆرمە ئامادەکانی سەرمایی کۆمەڵایەتی بکات. بۆ نمونە ئەو تۆڕە کۆمەڵایەتیانی کە بەکاردەهێنرێن بۆ گەشەپێدانی شێوازی قەرزپێدانی ورد و بچووک، بەڵام ناتوانێت کاریگەری ئاین دووپات زیاد بکات لەوەی کە ئاین سەرچاوەیەکی سەرەکی بەها هاوبەشەکانە. نەخشەدا ڕێژەرانی سیاسەت بە هەمان شێوە پێویستیان بەوەیە بە ئاگا بن لەوەی کە دەکرێت سەرمایی کۆمەڵایەتی لەلای ئەو گروپانەی نیوەتیرەی متمانەیان بەرتەسکە
ڕوانینی نێگەتیفانە لەسەر خەڵکانی دەرەوەی خۆیان دروستکەن و ئەمەش کاریگەری خراپ دەخاتە سەر کۆمەڵگەی گەورەتر لە خۆیان. دووەم، ئەو بوارەی کە تێیدا حکومەتەکان گەورەتر توانای ڕاستەوخۆیان هەیە بۆ گەڵاڵەکردنی سەرمایەی کۆمەڵایەتی بریتیە لە بواری پەروەردە. دامەزراوە پەروەردەیەکان هەر ئەوە نییە بە سادەی سەرمایی مەیری بگوێزنەوە، بەڵکو دەتوانن لە شێوازی یاسای کۆمەڵایەتی و ئاکاردا بەسەر سەرمایەی کۆمەڵایەتیشدا تێپەڕ ببن. ئەم شتە نەک تەنها لە خوێندنی قۆناغە سەرەتایی و ناوەندەکاندا، بەڵکو لە خوێندنی باڵا و پرۆفیشناڵیشدا. ڕاستە پزیشکەکان هەر فێری نۆژداری ناکرێن، بەڵکو سیۆندەکەی هایپۆکراتیش دەخۆن. یەکێک لە گرنگترین خۆپارێزەکانی دژ بە گەندەڵی ئەوەیە کە مەشقێکی پیشەوەرانەی گەورە بە بەرپرسە بیرۆکراتە باڵادەستەکان بکرێت و ڕوحێک بەبەری توێژی دەستەبژێراندا نوخبە بکرێتەوە. سێم، دەوڵەتان بە شێوەی ناڕاستەوخۆ کۆمەڵێک بە گەڵاڵەبوونی سەرمایەی کۆمەڵایەتی دەکەن، بەوەی کە چالاکانە بەرژەوەندێ گشتەکانی وەکو مافی خاوەندارەتی و ئاسایشی گشتی دابین دەکەن. دیاگۆ گامبێتا ئەوەی پیشانداوە کە دەکرێت لە بەشێکی ئیتاڵیادا مافیەکانی سێسیلیا سەقلیا وەکو پارێزەری تایبەتی مافەکانی مڵکداری سیر بکرێن، لەبەر ئەوەی لەو شوێنانە دەوڵەت نەیتوانیوە ئەم ئەرکەی سەرشانی خۆی ئەنجام بدات. هەندێک جار و لە ساڵانی 90ەکاندا شتی لەم بابەتە لە ڕووسیاشدا هاتۆتە پێشەوە. ئەم مافی پاراستنی مڵکێتی تایبەتیە زۆر لەوە نزمترە کە وێنەیەکی ڕسمیە و دەوڵەت پشتگیری لێ دەکات، لەبەر ئەوەی کە شتێکی وانە بتوانێت ئەم پارێزەرە تایبەتانەوە لە بکات نەست لە ناو چالاشی تری ناشەرعیەوە. هەروەها هێزی بەرەنگاری واش هەن کە بەکار دەهێنرێن بۆ پاراستن و جەختکردنەوە لەسەر مڵکە تایبەتیەکان. ئەگەر خەڵک لە کاتی ڕۆشتنیاندا بەناو شەقامەکاندا ترسیان لە ژیانی خۆیان هەبوو، ئەوە ناتوانن خۆیان ڕێک بخەن، خۆبەخشانە کار بکەن و دەنگ بدەن. زۆر لەوە ئاچێکە کەشێکی ئارام و جێگیری دابینکراو بۆ کارلێکی کۆمەڵایەتی و مافی مڵکدارەتی بتوانێت کارلێکی چەند پات بووەوەی ئەقلانیانەی نێوانی تاکەسەکان بکات بە متمانە. چوارەم، دەوڵەتەکان لەو کاتەدا کە دەکەونە ئەوەی گرنگی بۆ چالاکیانە بدەن کە مل بەرەوکەرتی تایبەت و کۆمەڵگەی مەدەنی دەنێن، دەتوانن کاریگەرێکی نێگەتیفانەی ڕاستەقینە بخەنە سەر سەرمایەی کۆمەڵایەتی. توانای هاریکاریکردن دەوەسێتە سەر ڕەوشت و مارەسەکردن. ئەگەر دەوڵەت دەزوەر بداتە ناو کاروباری ڕێخستنی هەموو شتەکانەوە، ئەو کاتە خەڵکی ژوایان لێدێت پشت بە ئەو ببەستن و ئەو توانایان نامێنێتەوە کاری ڕاستەوخۆ لە نێوانی خۆیاندا و لەگەڵ یەکتردا بکەن. فەڕەنسا لە کۆتایی چاخەکانی ناوەڕاستدا کۆمەڵگەیەکی مەدەنی دەوڵەمەندی هەبوو، بەڵام لە ئەنجامی ئەوەی کە فەڕەنسیەکانی بەوە لە یەکتر جیادەکردەوە کە بڕێکی زۆر ئیمتیازاتی بە هەندێکی خەڵکەکە دەدا، دەوڵەت تووشی چەقبەستن هات و بەمەش متمانەی ئاسۆیانەی نێوانی خەڵکەکە بە یەکتری لاواز بوو. لە پاش شۆڕشی بەرشەفیکیشەوە هەمان شت لە یەکێتی شوورەویشدا ڕوویدا. ئەوە بە حیزبی شوعی لە ناخەوەویستی هەموو فۆرم و شێوەی گروپ و کۆمەڵە ئاسۆیە ڕێکخراوەکان نەهێڵێتەوە لە بری ئەوەش بەرژەوەندی و پەیوەستی ستونی لە نێوانی دەوڵەت و تاکەکانی حزبدا دروست بکات. ئەم شتە کۆمەڵگەی پاش شوورەیی لە متمانە و کۆمەڵگەی مەدەنیش بێبەری کرد. بێگومان هۆگاری باش هەن بۆ ئەوەی کە ئایا بۆچی دەبێت دەوڵەتان هۆکاری ئابووری لە بەرچاو بگرن و قەبارەی کەرتەکانی دەوڵەت دەستنیشان بکەن. لەسەر و ئەمەشەوە تۆ دەتوانیت پاڵنەری کەلتوریش بخەیتە سەر هۆکارەکان بۆ ئەوەی ئەمەیان ببێتە هەندەر و پاڵنەرێک بۆ مانەوەی تاقەکەسەکان لە بواری چالاشی تاقەکەسی و دەستپێشخەری بنیادنانی ڕێکخراوی مەدەنی. ئەگەر بمانەیە بڕوانینە پشتەوەی ڕۆڵی دەوڵەت، ئەوە دوو سەرچاوی نەریتی تر دەمێنێتەوە بۆ بنیادنانی سەرمایەی کۆمەڵایەتی. یەکەمیان ئاینە. تیۆرەکانی زانستی کۆمەڵناسی گشتی وا پیشانەدەن کە لەوە پیادەکردنی علمانیەت سیکۆلاریزیشن بە شێوەیەکی بەرایی لە ئەوروپای ڕۆژئاوادا پیادە دەبێت. بەڵگەی کەم لەسەر ئەوە هەیە کە ئاین دەسەڵاتی خۆی لە شوێنێک لەدەستدا بێ بە وڵاتی یەکگرتوەکانی ئەمریکاشەوە. گۆڕانی کەلتوری بەرەو ڕۆحیەتی ئاینی وەک هەلێکی زیندوو لە زۆر بەشی جیهاندا ماوەتەوە. جیهانی ئیسلامی و ئەمریکای لاتین هەردووشیان لەم دوایین دە ساڵی کۆتاییدا گەشەکردنێکی فۆرمە ئاینە نوێیەکانیان بە خۆیانەوە بینیوە. ئەوە شتێکی ڕوونە کە بە گۆشەنیگای ڕوانین بۆ سەرمایەی کۆمەڵایەتی هەموو فۆرمەکانی ئاین ئەرێیی و پۆزەتیڤ نین. تایفەگەری ئەتوانێت هێلکەی دەمارگیری و ڕوق و توندوتیژی بکات، بەڵام هەر ئاینیش لە ڕووی مێژوویەوە یەشێک بۆ لە گرنگترین سەرچاوەکانی کەلتور و ڕۆشنبیری و لەواچێ لە ئایندەشدا هەروە بمێنێتەوە. سەرچاوی دووەمی سەرمایەی کۆمەڵایەتی لە وڵاتە تازە گەشە کوردەکاندا بریتیە لە بەجیهانیکردن گلۆبالیزیشن، چونکە بەجیهانیکردن هەر بەتەنها سەرمایە ئاوز نییە، بەڵکو هزر و کەلتوریشی تێدایە.
هەموو کەسێک باش ئەوە ئازانت کە بە جیهانیکردن کەلتورە ڕەسانەکان و دابوونەریتە دەڕێژخایەنەکانیش دەپێشێ و برینداری دەکات، بەڵام دوا بەدوای خۆیدا بیری نوێ و دابوونەریتیش بەجێ دەهێڵێ و لە کاتی چالاشی و ئاگایەکەی خۆیدا پیادەی ستانداردەکانی ژمێریاری و پراکتیزەی کارژێڕی و سەرۆکایەتی چالاشەکانی ڕێکخراوە ناحکومیەکانیش دەکات. ئەوە تەنها بانکارەوە بەرهێنەکان نین کە دەتوانن پەیوەندیە جیهانیەکان و شۆڕشی زانیاری بۆ سوودی خۆیان پاوان بکەن، بەڵکو چالاکارانی هەموو بەشەکانی تر لە کەشناسەکانەوە تا کارسازانی تر ئێستا لە جاران زیاتر ئەتوانن بە شێوەی جیهانی کار بکەن. کێشەی زۆربەی کۆمەڵگاکان لەم پرۆسەیەدا چ براوە بنیا دۆڕاو ئەوەیە کە ئاخۆ بە جیهانیکردنە لە کاتی چالاکبوونی خۆیدا هەموو کۆمەڵگە نەریتیە کەلتوریەکان تێک دەشکێنێ و هیچ شتێکی ئەرەی پۆزتیڤیان لێ بەجێ ناهێڵێ، یان شۆشێکی دەرەشیانە و دابوونەریتە لە کارکەوتووەکان تێک دەشکێنێ و دەبێتە پردێکی پەڕینەوە بەرەو مۆدێرنە. ئەم وتارەی ئێستا گوێبیستیە بن یەکێک لە وتارە گرنگەکانی فۆکۆیامایە کە وتارێکی ڕاستەوخۆیە و وەرگێڕ لەم کتێبەتا بووی وەرگێڕاوین، ئێمەش بۆتانە خوێنینەوە. زۆر سوپاسانەکەم بەڕاستی خۆشحاڵم داوام لێکراوە لەبارەی بابەتێکەوە قسە بکەم کە بەڕاستی لە ناو جەرگەی سەودایەکانی خۆمدایە و مەسەلەی لێکۆڵینەوەکانیشمە، بۆیە پێم وایە ئەبێ لەوەوە دەست پێ بکەم کە چیرۆشێکتان بۆ بژەڕمەوە، چونکە چیرۆکێکی گونجاوە لەگەڵ بابەتی ئەم کۆنفرانسە و بابەتی دیداری ئەو لیژنەیەش کە ئەم بەیانیە پێکەوە کۆبووینەوە. لە کۆتایی هەفتەی ڕابردوودا بوو لەلایەن سێ پیاوی بەڕێزەوە سەردانێک کرام کە هەر سێشیان کاریان بۆ وەزارەتی دارایی ویلایەتی بۆینس ئایرس دەکرد. دیارە ئەوێ ئەو پایتەختەیە کە بەشی زۆری خەڵکەکەی ئەرجەنتین لەوێ و لە دەوروبەری کۆبوونەوەتەوە. بەشێکی داهاتی ئەمانش لە ڕێگەی باشکۆکردنەوە دەچێتە سەر داهاتی وەزارەتی دارایی، بۆیە ئەم هەرێمە بەڕاگری هاوسەنگی داهاتی ئەرجەنتینی دانرێ. خۆڕەنگە ئێوەش بزانن کە تێگڕای باجوەرگرتن لە ئەرجەنتین زۆر نزمە، کەچی خۆشاردنەوە لە بازدان بووە بە گەمەیەکی نیشتیمانی. بە تایبەتیش خەڵکە دەوڵەمەند و دەسەڵاتدارەکان زۆر جار سووک و ئاسان لێی هەڵدێن و باج نادەن. ئەو پیاوە بە ڕێزانە هاتبوون بۆ لای من لەبەر ئەوەی کتێبی بنیادنانی دەوڵەتەکەی منیان خوێندبووە و وتیان بەڕاستی لە پاش خوێندنەوەی ئەو کتێبەوە تێگڕای باجەوەرگیراوەکانن لە 3 ساڵی ڕابردوودا بەرز کردوتەوە بۆ 3 ئەوەندەی جاران و ئەمەش دەستکەوتێکی گەورە بووە بۆ ئەوان. بەڵام لە پاش ئەوەوە خەڵکە باجکۆکەرە و بازگرەکان بوون بە خەڵکانێکی بێزراو لە ناو کۆمەڵدا و بۆ هەر کوێیەک بچوونایە خەڵک لیان دوور دەکەوتنەوە و هاوهویان لێ دەکێشان. لە ڕاستیدا کەناڵێکی تەلەڤیزیۆنی ئەرجەنتینی نمایشێکی جوانی ئامادە کردبوو لەسەر کۆکردنەوەی باج و کامێرایان خست بۆ سەر پرۆسەکە کە بازگرەکان دەکەونە شوێن قاچاقچیەکانی بەناوبانگ کە ئامادە نەبووە باز بدات و لەسەر تەلەڤیزیۆن پێشانی خەڵکیان داوە کە چۆن ئەویشیان ناچار کردووە باجەکانی سەرشانی بدات. بۆیە خەڵکیش کەوتونەتە هاتوو هاوار. ئەم چیرۆکە دووانەمان فێر دەکات. یەکەمیان ئەوەیە کە بەڕاستی گەندەڵی خۆتزیینەوە لە بازدان لەلایەن خەڵکانی دەوڵەمەند و دەسەڵاتدارەوە هەروەکو ئەو گەندەڵیە وایە کە فەرمانبەرە گشتیەکان بەرتیل وەربگرن. بەرەنجامی خراپدا بەشکردنی لێ دەکەوێتەوە. ئەنجامدانی ئەم کارە خراپە لەلایەن خەڵکانی دەوڵەمەند و دەسەڵاتەوە زۆرترە لەوەی لەلایەن خەڵکانی هەژارەوە ئەنجام بدرێ. بۆیە ئەوە حەزێکی دیموکراتیانەیە کە حەز بکەیت حکومەتێکی باشت هەبێت، ئەگەرچی ئەو حکومەتە وردەکاری زۆر لەسەر باجەکانی سەر تۆش بکات. ئەگەر حکومەتەکەت باش بێت دەتوانێت کەناڵە سربەخۆکانی ڕاگەیاندنیش بکات بە چاودێرێکی ڕەخنەگەر لەسەر ئەوانەی لە بازدان هەڵدێن. بۆیە لە شوێ بەرەو پێشوو لە ناو ئاسی خزمەتگوزارێ گشتیەکاندا هەبوون. حەز دەکەم لە نمونەی ئەم چیرۆکە کورتانە کۆ بکەمەوە. ئەو بابەتی ئەمڕۆ من دەمەوێت قسەی لەسەر بکەم لە ڕاستیدا تۆزێک لە بابەتی کۆنفرانسەکە فراوانترە، بەڵام لەوە دەکۆڵێتەوە کە لە ناو گەشەپێدانی نێودەوڵەتیدا حکومەت لە شۆ دێت و بۆ کوێ چێت، چونکە ئەم مەسەلەیە بەڕوونی بۆتە بابەتێکی بەتەنگەوە هاتنی زۆر گەورە بۆ وڵاتە بەخشەرەکان و دامەزراوە نەختیە نێودەوڵەتیەکان لە هەردوو کایەی وەڵفنسن و وەڵفۆیتزدا. لە ڕاستیدا ئەمڕۆ ئەنجومانەکەش لە ناو بانکەکە لەسەر ئەوە کۆ دەبنەوە، بۆیە بەڕاستی من ئەمەیە بە شێوەیەکی ڕۆشنبیرانە قسە لەسەر ئەم مەسەلەیە بکەم، تۆزێک لەسەر مێژوەکەی بدوێم و پاشانیش هەندێک لە نەیگەرانیەکانی خۆم لەبارەی ئەو ڕێگەیەوە بخەمە بەرچاو کە چاوەڕوان دەکرێ بگرێتە بەر. لە ناو گەشەی نێودەوڵەتیدا چۆن گەیشتن بە قەوارەی حکومڕانی. وازانم خراپیەک لەوەدا نییە کە بۆ چوونێکی 30-40 ساڵ پێش ئێستەی ئابووریناسی نیوکلاسیکیەکان بەیاد بهێنینەوە کە دیسپلینێکی زۆر ڕێکخراوی ئازادانە بوو، وەک ئەوەی بڵین
کە نمونە بنچینەکەی نیوکلاسیکیەکان زانیاری باشی تێدا بوو، تێچوونیشی نەبوو. بەڵام ئەوەشی تێدا بوو کاتێک کە بۆ وڵاتە ڕوو لە گەشە کان پیادە دەکرا سوودێکی زۆری نەبوو. نەک تەنها لەبەرەوەی ئەو وڵاتانە سەرمایە و سەرچاویان نەبوو، بەڵکو و زاناریشیان کەم بوو. تێچوونەکەشی لەسەر ئەوان زۆر دەکەوت. بۆیە ئەوە دەوک نۆرس بوو کە وەک یەکەمین کەس بەڕوونی دەستیدا ئەوەی لە چێوەی کاری نیوکلاسیکدا شێوەی ئەو تێچوون و شکڵگرتنەش دابڕێژێت. وا ئازانم لێکۆڵینەوەی ئەکادیمی و گفتوگۆی زۆر کراوە لەسەر گرنگی و ڕۆڵی دامەزراوەکان لە گەشەپێداندا، بۆیە شتی باش لەو بارەیەوەدا ڕێژراوە. ئەوە تا بڕێکی زۆری کاری ئابووریناسی و پێوەری لەلایەن هەریەکەی دارۆن ئەیمس گلۆ، جەیمز ڕۆبنسن، بیڵ ئیستەرلی، ڕۆز لیڤنەوە کراون. ئەمانە پەیوەندی زۆریان لە نێوان فەرمانڕەوایی و بەرەنجامەکانی گەشەکردندا کردووە و ئەمانە منیان قایل کردووە بەوەی کە بەدڵنیاییەوە چەند جۆرێکی دیاریکراوی دامەزراوەکان ڕۆڵی سەرەکی دەژێڕن لە گەشەپێدانی ئابووریدا. پرسیاری ڕاستەقینە لەسەر ئەوە بوو ئاخۆ ئەو دامەزراوانەی کاریگەریان لەسەر پرۆسەی گەشە هەیە ئەبێ لە ناوخۆی وڵاتەکەەوە دامەزراو بن یان لە دەرەوەی. ئەم بەیانیە تۆم هێلەر هەستێکی جیاوازی هەبوو لەبارەی ئەو دامەزراوانەی خۆ بەخۆ دروست دەبن. مەبەستەکە لەو دامەزراوانە نەبوو لە ناو کۆمەڵگەوە هەڵدەقوڵێن، بەڵکو پرسیاری ئەوە بوو کە ئایا ئابووری باش دەتوانێت دامەزراوی باش بەرهەمبێنێت یا دامەزراوەی باش دەتوانێت گەشەی باش دروستکات. ئایا بوونی ئەمانە وەکو مەرجێکی پێشینە پێویستە؟ بەدڵنیایی هەردوو لا هۆکاریان هەیە. لەم ساڵانەی دواییدا زۆر کەس لایەنگری ئەو بۆچوونانەی جێف ساکس بوون کە لەبارەی دامەزراوە خۆ بەخۆ دامەزراوەکانەوە هەیبوون. جێف قسەکەی لەسەر ئەوە بوو کە بەڕوونی لە دژی ئەجێندای حکومەت بوو. پێیوا بوو کە ئەگەر تەنها ڕێگایەک بۆ پشتگیریکردن لە گەشەکردن لە ئارادا بێ دامەزراوەکان ڕێگەی خۆیان بەرەو گەشە دەدۆزنەوە. ئەڵبەتە من چەندان جار بە ڕۆشتن و هاتنەوەشم چاوم بە وردەکاریەکانی بەهانە ئابووریەکاندا خشاندووە و گەیشتومەتەوە قەناعەتەی کە ئەمانە کۆمەڵە بەهانەیەکی زۆر قورسن بۆ جێگیرکردن. بۆ بەڵگەش دەتوانیت بیر لە چەند نمونەیەک بکەیتەوە لەبارەی کۆریای باشوورەوە کە پێم وایە سەردەمی گەشەی خۆی لەگەڵ چەند دامەزراوەیەکی بەهێزدا دەست پێ کرد. خۆ ئەو وڵاتە لە ڕاستیدا لە کۆتایی شەڕی کۆریادا لە کۆنگۆی بەلجیکی هەژارتر بوو، بەراوردی بکە لەگەڵ شوێنێکی وەکو نایجیریادا کە لە 30 بۆ 40 ساڵی ڕابردوودا بلیۆنان دۆلار داهاتی نەوتی هەبووە. بەڵام تا ئێستاش داهاتی تاکەسیان لە ئاستی کۆی داهاتی نەتەوەیدا نزمە. ڕاستی مەسەلەکەش ئەوەیە کە ئاسی دامەزراوەی یان نزمە. ئەمجا ئەگەر تۆ بپرسیت کە بۆچی بە ئەم ئەنجامە زۆر جیاوازانە دەگەیت، ئەمە کارێکی شیاو نییە. دامەزراوە خۆ بەخۆ دامەزراوەکان لە پرۆسەی گەشەپێداندا کاران. ئەوە من پێم وایە کە پلەیەک هەیە و دەبێت لەناو ئەو پلەیەدا ئەو دامەزراوانە بە پرۆسەیەکی سیاسی بەدەر لە پرۆسەی گەشەکردن دامەزرێنراو بن. ئەمە تیۆری ئەو شتەیە کە ئاخۆ ئەمانە لە کوێوە هاتوون، لە ڕووی کرداریەوە لە زۆر شوێنەوە هاتوون. ئەوە تا لە ساڵانی هێشتاکاندا 1970 هێرناندۆ دی سۆتۆ یەکەمین کەس بووە کە ئاماژەی بەوە داوە دەبێت پێگەنانی دامەزراوەکان بە شێوەی ڕسمی بێت. وا ئەزانم هەموو ئامادەبوانی ئەم هۆڵەش لەگەڵ ئەو بۆچوونە بنچینەیەی ئەودا هاوڕان کە پێی وایە ئەگەر تۆ دامەزراوی ڕسمی باشت نەبێت بە تایبەتیش بۆ کارکردن لە بواری مافی خاوەندارەتیدا، ئەوە داهاتی چالاکی ئابوووریەکانت بەرەو شێوازی ناڕسمی دەبات و ئەمەش تێچوون و خەرجەکانت زۆرتر دەکات و لەمپەریش دێنێتە سەر ڕێگەی گەشە و پێشکەوتنت. ئەم ئەجێندایە لە مێزگردە بەناو بانگەکەی واشنتندا هێنرا بوو بەرباس و بە شێوەیەک باسی لێکرا کە تەرکیزی خەڵکانی تایبەتمەند بە سیاسەتەکانی گەشەکردن لەوێ لەسەر چەشنێکی تری کێشەکان بوو. دیارە من نامەوێت هەموو بەهانە باسکراوەکانی ناو مێزگردەکەی واشنتن بهێنمە ناوەوە، بەڵام پێم وایە بەڕاستی ئەوەی باسکرا بە تەواوی گونجان بوو لەگەڵ تێزی ئەو گیرۆگرفتانەی ئەمریکای لاتیندا کە مێزگردەکەیان بۆ ڕێکخرا بوو. بەڵام وا ئەزانم لە زۆر ڕووی جەختکردنە سەر سیاسەتی ئازادکردنی ئابووریەوە مێزگردەکەی واشنتن بە ڕێگەی تایبەت بۆ خۆی پێویستی بوونی دامەزراوەی بەهێزی بە پێویستیەکی حاشە هەڵنەگرداننەوە. ئەمەش بۆ چوونێکی هاوشێوەی ئەوەیە کە ئێمە لە ساڵانی 90ەکاندا دۆزیمانەوە. ئەگەر تۆ هەر جۆرێکی ئازادکردن بەڕێوە بەریت، ئەگەر تۆ بزانیت کە سیستمێکی پەیڕەوداری بانکی بەهێز لە ئارادا نییە و بچیت سەرمایەکی خۆتی لێ دەرباسکەیت، یان بۆ نمونە بچیت شتێکی ناوکەرتی تایبەت بۆ خۆت بکەیت و توانای ڕسمی پێویستت نەبێت بۆ جێبەجێکردنی و نەتوانیت چیتە ناو مەزادە ئاشکراکانەوە و وەکو کەمینەیەک مافی خۆتی تێدا بپارێزیت،
بەرەو هەلومەرجێکی خراپ هەنگاو دەنیت و ئەو کاتەش ئیتر هەستێکی واد لەلا دروست دەبێ کە نەخێر تۆ هەرگیز ئازاد نیت. لەسەر ئەوەی شەوە من بۆ خۆم پێم وایە کە ئەو کۆمەڵگەی پەیوەندیدار بوون بە سیاسەتی پەرەپێدانەوە دەبوو زیاتر بەتەنگ مامەڵەکردنەوە بن لەگەڵ کۆمەڵە گرفتێکی ناو دەوڵەتە شکست خواردۆکانی وەکو وڵاتانی بەڵکان، کۆسۆڤۆ، ئەفغانستان، لایبریا، سیرالیۆن، تیمۆری ڕۆژهەڵات کە هەمویان حکومەتی شکست خواردویان تێدا بوو. بەڵام لە تیمۆری ڕۆژهەڵات بەڕاستی UNTET حکومەتی بەسەر بەخۆبوون ئامادە کرد. ئەوێ سوتەمەنی و بەرمیلە نەوت بوو، ئامادە کرابوو بۆ ئەوەی تەواوی وڵاتەکە فڕێ بدرێتە ناو ئاگری سوتانێکی ئەمشەییەوە. بەڵام ئێستا دەبینیت ئەجێندای حکومەتێکی گەورەمان هەیە لەوێ، دەبینی گۆڕانی گەورە بەڕێگەون نەک تەنها لە ژێر فەرمانڕەوای ئەم حکومەتەی ئێستەدا بەڵکو لە سەردەمی سەرۆکی پێشوویشەوە ئەمانە دەیانەوێت ریفۆرمکردنی بواری کۆمەڵایەتی و حکومەتیش بخەنە ناو جەرگەی کاری ئەو بانکانەوە کە کەوتونەتە کار و لەو بڕوایشدام کە ڕێژەی لە 150 سوودی قەرزەکانی ئەو بانکانە بۆ کەرتی گشتی خەرج دەکرێنەوە. ئەم گۆڕانە هاوتەریبە لەگەڵ کۆمەڵە گۆڕانێکی تردا کە لە ئاژانسەکانی تردا بەڕێوەیە وەکو FID ئاژانسی حکومەتی بەریتانیا بۆ گەشەپێدانی نێودەوڵەتی و USAID ئاژانسی وڵاتە یەکگرتووەکانی ئەمریکا بۆ گەشەپێدانی نێودەوڵەتی و دەستگا بەخشەرە ئازادەکانی تر. ئاژانسی وڵاتە یەکگرتووەکانی ئەمریکا بۆ گەشەپێدانی نێودەوڵەتی بەشێکی گەورەی دیموکراسیانێ و دەسەڵاتداری هەیە کە لە دوورەوە لەلایەن دەستەیە خەڵکانی یارمەتی دەرەوە کۆمەشی پێدەکرێت. ئەو خەڵکانە پەیوەندیان بە بەرنامەکانی گەشەپێدانی سیاسیەوە هەیە. تەحەدای هەزارەهای نوێ بۆ ئەم کۆمپانیانە ئەوەیە کۆمەڵە پێوەرێکیان هەیە بۆ بەخشینی کۆمەکەکانیان. من قەنەعەتم وایە کە بەڕاستی لە ڕووی تیۆری و لە ڕووی کرداریشەوە گیرروگرفتی حکومەتەکان دەست ناو جەرگەی ئەم مەسەلانەوە. بۆیە تۆ ئەگەر توانیت ئەو گیرروگرفتە کارژێڕیانەی چارەسەر بکەیت بۆ ئەو دەوڵەتانەی کە سیستمی کارژێڕی لاواز یان حکومەتی زۆر گەندەڵیان هەیە یان حکومەتێکی ویان هەیە کە سووک و ئاسان مەسەلەی گەشەپێدان وەکو ئامانجێکی خۆیان دانانێن، ئەو کاتە تۆ پەیوەندیشی ئاسۆیت بۆ دروست دەبێ لەگەڵ چارەسەری بەشێکی زۆری گرفتەکانی گەشەکردندا و هەروەها لەگەڵ داهاتەکانی گەشەکردنی باشدا. تۆ ئەگەر تەنها بیریش بکەیتەوە لە شتێکی وەکو ئامانجەکانی گەشەپێدانی هەزاری نوێ کە لە مێزگردەکەی ئەم بەیانێدا باسی لێوە کرا، ئەگەر وڵاتان بەڕاستی بیانەوێت لەمەدا یەک بگرنەوە لە 107 وڵاتانی ڕوو لە گەشە ئەوانەی کاریان بۆ دابینکردنی سەرچاوەکانی گەشەکردن کردووە بە دڵنیاییەوە گەیشتون بە ڕێگایەکی وەک ئەوەی سەرچاوەیەکی گەشەکردنی سروشتیان بۆ خۆیان دۆزی بێتەوە. چونکە ئەمانە داهاتێکی باشی پارەیان دێتە دەست بۆ ئەوەی لە پێناوی تەندروستی گشتی و گیرروگرفتەکانی تری خەڵکدا خەرجی بکەن. بۆیە ئەگەر تۆ میکانیزمێکی گونجاو لەباری واد نەبێت کە چارەسەری لێشاوی خرجەکانی پێ بکەیت و سەرچاوی وا پێیدابی بکەیت کە خەڵکە هەژارەکەت بۆ دەوڵەمەند بکات، ئەوە بە دڵنیاییەوە تۆ ڕوود لە هەلومەرجێکی خراپتر لە هەلومەرجی پێشووی خۆت کردووە، چونکە داهاتی پارەکەت بەرە و دوورە دەست پەرش و بڵاو دەبێتەوە. ئێمە لە مێژووی گەشەکردنەوە شتێک فێر دەبین، ئەویش ئەوەیە کە پەتی فێڵ و تەڵەکە کورتە و زۆر ناخەیانن. بۆیە زۆر گرنگە بتوانی شێوازی کارژێڕی و ئیدارەدانت دیاری بکەیت. بۆیە لەمڕۆ پێم وایە کە هەواڵی باش و هی خراپیش هەن. لە ڕاستیدا لە ماوەی 23 ساڵی ڕابردوودا شێوازی فەرمانڕەوایکردن لە زۆر لای جیانی ڕوو لە گەشەدا و بە تایبەتیش لە وڵاتانی ئەمریکای لاتیندا بەرەو باشبوون چوون. بۆیە ئێستا داواتان لێ یەکەم کە چاو ببڕنە جیاوازیەکان. ئەمریکای لاتینی لە زۆر لاوەکەوتە بەر شکۆشی دەرەکی. هەندێکی ئەو شۆکانە باش بوون، وەک ئەوەی ئەم بەیانیە شتمان لە بەیارەیانەوە بیست. شۆکی وەکو ئەوەی کە نرخی مز بەرز بۆتەوە بەڵام نرخی وزەش لەگەڵیدا بەرز بۆتەوە و ئەمەش گیرروگرفتی بۆ حسابە بانکیەکان دروست کردووە. ئێمە پێشتر گرفتی لەم شێوەمان بینیوە. ئەمە لە ڕاستیدا ئەسڵی خەیرانەکانی قەرزارین. ئەو قەیرانانەی لە ساڵانی هەفتەکاندا لە بواری نەوت و وزەدا ڕوویاندا هەموو گۆی زەویان بەرەو خراپی ئیدارەدانی نەختینەی برد. ئەمەش لە ڕووی قەرزاربوون و مەسەلەکانی سەروەریەوە گیرروگرفتی تری بەدوای خۆی داهێنا. وەک ئەو گیرروگرفتانەی لە سەرەتاکانی هێشتاکاندا بینیمانن لە مەکسیک و بەرازیل و شوێنانی تردا ڕوویاندا. ئەگەر بیت شێوازی دارەدانی سیاسەتی ئابووری گشتی بانکە ناوەندیەکان وەزارەتەکانی دارایی ئێستا لەگەڵ ئەو سەردەمەدا بەراورد بکەیت، بەڕاستی ئەستێکی بەراوردکردن نادۆزیتەوە. بەشێکی ئەو ڕەوشە سیاسیانیان هەروەها
کۆدەنگیشی سیاسیانەی گەورەتریش لە هەرێمەکەدا لە ئارادایە و لە پێناوی پاراستنی بەرژەوەندی نەختینەی گەورەدایە. لە پاڵ ئەمەشەوە پلەیەکی گەورەتری توانای ڕاستەقینە هەیە بۆ سەرۆکایەتیکردنی بودجە و چاودێریکردنی چۆنێتی خەرجیەکان و شتە هاوشێوەکانی تر. هەروەها کۆمەڵە ناوچەیەکی تریش هەن کەوا ئازانم تیاندا مەسەلەی حکمی ڕیفۆرمکردن لێچۆتەوە و وازی لێهێنراوە، ئەوە تا کۆمەڵە ئەزمونێکی سەرنجڕاکێش لا مەرکەزیەت لە وڵاتەکانی وەکو کۆڵۆمبیا و بەرازیل و شوێنی تریشدا هەن. لە هەندێک بوارداوا دەزانم مرۆڤ بتوانێت شتەکان وەکو مەسەلەی پەرداخەکە ببینێت کە ئایا نیوەی پڕە یان نیوەی خاڵیە. بۆ نمونە بۆلیڤیا وڵاتێکە زۆر باسی پلەیەکی بەرزی بوژانەوەی کۆمەڵایەتی خۆی دەکات، بەڵام ئەگەر تۆ بڕوانیتە ئاماری ئەو خەڵکانی بۆلیڤیا کە دەچن لە قوتابخانە سەرەتایەکان دەخوێن و تێکڕای سەدی ئەو هاوڵاتیە بۆلیڤیانەی کە لە هەڵبژاردنەکاندا دەنگ دەدەن، دەبینی ڕێژەکان زۆر بەباشی بەراورد لەگەڵ 30 بۆ 40 ساڵی ڕابردوودا بەرز بوونەتەوە. خۆ ئەگەر ئەم بۆ چوونانەمان ڕاز نەبوایە، ئەوە ئیڤۆ مۆرالیس نەیدەتوانی لە هەڵبژاردنەکاندا سەرکەوتن بەدەست بێنێت. بە هەر حاڵ گرفتە ڕاستەقینەکە لەوەدایە چۆنایەتی ڕاژەگوزاریە ڕسمیەکان و ڕاژەگوزاریەکانی دەوڵەت کە دەگەن بە خەڵک زۆر خراپن. ئەمە شەرعەتی زۆربەی حکومەتەکانی کەم کردوتەوە. پێم وایە زۆربەی گیرگرفتەکانی ناو ئەندیس، ڤەنزوێلا وڵاتانی تریش پەیوەندیان بەوە هەیە کە دەوڵەت بێتوانایە لە دابینکردنی بەرژەوەندیە بنچینەکانی گشتیەکاندا. واتە لەو شتانەدا کە دەبێ حکومەت کاریان لەسەر بکات. شتێکی تر کە هەواڵێکی باش ئەوەیە من وا دەزانم زانیاری باشمە لەسەر شێوازی فەرمانڕەواییکردن هەیە، ئەوە تا بانکی نێودەڵەتی سەرقاڵی ئەوەیە ڕێبەری فەرمانڕەواییکردنی جیانی ئامادە دەکات. هەروەها زنجیرێک داتای تریش لە ئارادان پێیان وایە بوارە جیاوازەکانی تریکایی سیاسی و دامەزراوەی گەشەپێدان دەکەن. بێگومان کۆمەڵە گیرگرفتێکیش لەگەڵ هەموو ئەم پێوانەنەدا هەن، گیرگرفتی تەکنیکی جیاوازن، لەبەر ئەوەی ئەسڵەن تۆ هەوڵ دەدەی شتێکی وەکو ڕیفۆرمکردنێکی دادپەروەرانە هەژمار بکەیت و ژمارەی بۆ دابنیت. ئەگەر چی من پێم وایە کە ڕیفۆرمکردن بۆ خۆی دیاردەیەکە، بەڵام هەندێک ژمارە لە دەستدا هەبێت لەوە باشترە هیچ ژمارەیەکت نەبێ، چونکە بەوە دەتوانیت ئەو ژمارانەوەکو بێنجمارک لەم ناوچەیەدا وەربگریت و سووک و ئاسان پێشتر ئەم ناوچەیەش هیچ بێنجمارکێکی تێدا نەبووە. بەڵام بە دیوێکی تردا ئەگەر ڕوویەک لە هەواڵە خراپەکانیش بکەین، ئەوە زۆر بەڕوونی دیارە کە سەربازی سیاسەتی جەختکردنەوە لەسەر شێوازی ئیدارەدانی باش و ئەو بڕە زۆرەی توانا و سەرچاوە کەلتوریەی کە لە پێناوی سیاسەتەکەدا خراوەتە گەڕ، دەبینی لە زۆر ناوچەدا ئەو بەرەنجامانەی بەدەست هاتوون نائومێدکارانە بوون. من لە کتێبەکەی بنیادنانی دەوڵەتی خۆمدا هەوڵم داوە چێوەیەکی کارکردنی مەبدەئیدا بمەزرێنم بۆ ئەوەی هەوڵ بدەم و تێبگەم لەوەی کە بۆچی وە ئاسانترە پرۆسەی ڕیفۆرمکردن لە ناو چەند بەشێکی کەرتی گشتیەوە دەست پێ بکەیت نەک شوێنانی تر، کەوایە لیستێکی دیاریکراوە بە ناوی ئەو چالاکیانە هەن کە داوام کردووە جەختیان بکرێتە سەر، بۆ ئەوەی تۆ لە ڕێگەی ئەوانەوە بتوانیت بە ئاسانی ئاستی کارایی حکومەت و لاوازی دامەزراوەکانی پێوانە بکەیت. نمونەیەکی باشی ئەو دامەزراوانە بریتە لە بانکە ناوەدیەکان. من قسەم لەسەر ئەوە کرده بوو کەوا ئاسانترە لەسەرەوە دەستەیەک لە هەڵگرانی بڕوانامەی دکتۆرایان بۆ بەر بدەینەوە، بۆ ئەوەی ئەمانە بتوانن ئەو جۆری دامەزراوە دیاری بکەن و دەرمانی چارەسەری کەرتی گشتی بدۆزنەوە، یان پەرەپێدانێکی بنچینەی بۆ سیستمی تەندروستی گشتی بکەن و سیستمێکی یاسایی بۆ دابنێن. لەبەر ئەمەیە کە هەموو ریفۆرم و دەستکەوتە گرنگانەی کە لە بواری سەرۆکایەتیکردن و فەرمانڕەواییدا بینیمانن و ئامادەکرابوون کە جەخت بخەنە سەر چالاکیە زۆر تەکنیکیەکانی ناو سەرمایەی نیشتیمانی و پێویستیشیان بەوە نەبێت بچن بە دەرەوەی وڵاتدا پەرش ببنەوە و بە دوای چارەسەردا بگەڕن. ئەمجا تەحەدایەکی ڕاستەقینە کە ڕوبەڕووینەوەی دووەم و سێمی ریفۆرمەکان دەبێتەوە بریتە لە کۆنتڕۆڵکردنی هەموو ئەو ناوەندانەی دەکەونە شێر قەڵەمڕەوی ئاڵوگۆڕی بەهای بازرگانی گەورە و حسابی ئاستە نزمەکانی داهاتەوە. جارێکی تر دەیڵێمەوە کە بەڕای من ئەگەر بڕوانیتە ئەو هەنگاوە سەرەتایانەی کە ژیراونەتە بەر لە نمونەی چاکسازیکردنی خزمەتگوزاری مەدەنی ئەو شتانەی کە پەیوەندیان هەیە بە SIPC-ەوە کە وەکو سندوقی یارمەتیدانوان بۆ ئیدارەدانی کاروباری دارایی، بەڕێوەبردنی بودجەی ساڵانەی ئەو وڵاتانەی کە داهاتیان نزمە و ئەمجا بیت کارنامە و لێدانەوەی بانکەکان خۆیان بخوێنیتەوە کە ئاخۆ لەم بوارەدا چیان بە ئەنجام گەیاندووە، ئەوە بەڕاستی تووشی بێهیوای دەبیت، چونکە بەڕاستی ژمارەیەکی زۆری ئەو وڵاتانە پێشکەوتنێکی زۆر کەمیان بەخۆیانەوە بینیوە. بۆیە لێرەدا پرسیارەکە ئەوەیە ئایا بۆچی حکومکردنی پرۆسەی چاکسازی هێندە قورسە؟
بۆچی بەرەنجامەکانی مای بێهیواییەشی زۆرن. بە شێوەیەکی گشتی من لەو بڕوایەدام کە سێ جۆر هۆکار هەن بۆ ئەوەی کە وڵاتە بەخشەرەکانی دەرەوە نەتوانن ڕیفۆرم و چەرخان و بۆدنیادنانەوە لە ناو وڵاتە وەرگرەکاندا دروستکەن. لەمەوە پێم وایە کە تاکە شتێک بتوانرێت بۆ گونجاندنی ئەم نەگونجانەی نێوانی دەوڵەتی دامەزراوەی و دەوڵەتی دواکەوتوو ئەنجام بدرێت، ئەوەیە پرۆسەیەکی لێکتێگەیشتن و گونجاندن لە ناو کۆمەڵگاکان و دامەزراوەکاندا بسازێنین و بدۆزینەوە. لەو بڕوایەدام زۆربەی دەوڵەتە بەخشەرەکان بیرروڕای نمونەیان هەیە لەبارەی دامەزراوەکانی لای خۆیانەوە، بەڵام بیرروڕاکانیش لەسەر چەند بۆچوونێکی ژیرانە و بیرۆکراسیانەش دامەزراوە. لەناو ئەو دامەزراوانەدا بە شێوەیەکی خۆیان دەیانەوێ هەموو فەرمانبەرانی بواری خزمەتگوزاری گشتی بە ئاڕاستەی خزمەتی گشتی باشکار دەکەن، بەڵام مای بەدبەختیە بە وڵاتە پێشکەوتۆکانیشەوە کەمیان دەتوانن بۆ ئاڕاستیەدا کار بکەن. هەروەها چەندین نەخشە و هێڵی کارکردن هەن لە شێوازی کارکردنی دامەزراوەکاندا کە لە زۆری وڵاتەکاندا بەڕاستی فۆرمەلە و جێبەجێکراون و ئێمەش حەز دەکەین پەرەی زیاتریان پێ بدەین. لەو نەخشانە من دوو نمونەتان بۆ باز دەکەم. پرۆژە بازرگانەکانی شار وڵاتەکانی وڵاتی چین بوون بە بڕبڕەی بەرەو پێشۆچوونی جوڵاندنی بازاڕی ناوخۆیی ئەو وڵاتە. بنەمای ئابووری ئەو وڵاتە هەنمووی ڕاوەستاوە لەسەر داهاتی دەسەڵاتە ناوخۆیی و هەرێمایەتیەکانی خۆیان و ئەو دامەزراوەی ئەوێ بە شێوەیەکە کە بەڕاستی هیچ کەسێک لە واشنتەندا بیری بۆ ئەوە ناچێت کە ئەو کارەی چین چەند ساز و گونجاو و چینی خستۆتە سەر قۆناغی گواستنەوە. براگماتیانە کاریان کرد کە نەوەستانی خۆیان گەیشتن بەو شێوە دامەزراوەی کە ئێستا هەیەە. نمونەیەشی تری ڕۆژهەڵاتی ئاسیا بریتیە لە بنەماکانی یاسای ژاپۆنی. لە ڕووی حکومکردنی یاساوە ژاپۆن وڵاتێکی زۆر بەهێزە، بەڵام لە ڕووی ژمارەی پارێزەرەکانیەوە بەراوردی بکە لەگەڵ وڵاتە یەکگرتوەکانی ئەمریکادا دەبینی هێندەی 1 لەسەر 10 ژمارەی پارێزەرەکانی وڵاتە یەکگرتوەکانیان هەیە و ئەمەش دەگەڕێتەوە بۆ ئەو نەخشە ڕێژیەی کە بۆ خۆیانیان کردووە. ئەوان ویستیوانە خۆیان لە ناو خەرجی و تێچوونانە بە دوور بگرن کە لە کێشە یاساییەکانەوە بۆیان دێتە پێشەوە، وەک ئەوەی کە لە سیستمی ئەمریکان تۆر سیستمدا هەیە. بۆیە ئەو شتەی لەلای ئێمە دەبێت بە زیان و دەچینە ناو سیستمی تۆرتەوە، تۆرت بەمانای زیان دێت. لەلای ئەوان شتێکی لاوەکیە و لە سنووری دامەزراوەکاندا چارەسەری بۆ دەدۆزینەوە. واتە ئەوانیش گەیشتون بە هەمان دەرەنجامەکانی لای ئێمە، بەڵام بە فۆرم و شێوەی جیاواز. بێگومان لەوێ شکات و داوای دادوەریانە هەیە لە نمونەی سیستمەکانی یاسای کاروباری کەسێتی، بەڵام جیاوازیمان هەیە لە بڕی شتە بەدەستهاتوەکان و لە دەستچووەکان. بەڕاستی ئەوەی ئەوان زۆر جیاوازە لەوەی لای ئێمە، لەبەر ئەوە بە بیرروڕای من ئەو هەموارکردنەی کە دەبێ ڕووبدات ئەوە نییە کە دەبێ ئەو وڵاتانەی تازە پێدەگەن شێوازی هەڵسوکەوتی کۆمەڵاتی خۆیان بگۆڕن، لەسەر شێوازی ئێمە ناو وڵاتە پێشکەوتوەکان بکەونە گەمەکردن. بەڵکو من بڕوام وایە کە دەبێت دامەزراوەکان تێبینی ئەوە بفەرمونون کە وشەی دامەزراوە لە تەواوی ئەم وتارەدا لە بری وشەی ئینستیتیوشنی ئینگلیزی و موئەسسەسەی عەرەبی بەکارهێنراوە وا دابنرێن کە باری کۆمەڵایەتی وڵاتە داکۆتۆکانیش لەبەر چاو بگرن، هەر بەو شێوەی لە وڵاتە دیموکراتە پێشکەوتۆکاندا هەیە، کەواتە ئەمە یەکەمین هۆیە کەوا دەکات گواستنەوەی دامەزراوەکان لە شوێنێکەوە بۆ شوێنێکی دیکە ئەستەم بێت. هۆی دووەمیش پەیوەستە بە گرفتی خاوەندارەتی و گواستنەوەی میکانیزمەکانەوە. من وازانم ئێوەش لەوەدا لەگەڵ مندا کۆکن کە هەتا داواکاریەشی ناوخۆیانە بەهێز لە ئارادا نەبێت و با بە زاراوەی کۆمەڵگەی مەدەنیش بڵێن هەتا خواستی گۆڕان لە خوارەوە بۆ سەرەوە نەڕوات چاکسازیکردنی دامەزراوەکان ڕوونادات. هەندێک جار لە ڕۆژهەڵاتی ئاسیادا داواکاری چاکسازیکردن لەلایەن کەسانی خاوەن هزر و دەسەڵاتەوە پێشکەش دەکرێت، یان ئەوە تا کە وەزیرێکی سەرڕاز هەیە لە ئۆگەندا یان لە هەر شوێنێکی تر کە ئەجێندایەکی پێ و دەیەوێت بەرەو پێشۆی بەرێت و هێزێکی تێدایە و هەلێکیشی هەیە بۆ جێبەجێکردنی. چاکسازیکردنی دامەزراوەکان بەم شێوەیە ڕوودەدات کەوابێ لە هەر وڵاتێکدا کە ئەم داواکاریە ناوخۆیانە لە ئارادا نەبن دەبێ وڵاتە بەخشەرەکانیش سەری خۆیانیان بۆ بخورێن و لەوە ڕابمێنن کە ئاخۆ چۆن لەو شوێنەدا کە خواستی گۆڕانکاری لە ئارادا نەبێ چۆن گالیسکەی چاکسازیکردن بخەنەگەڕ. کەواتە ئەبێت تۆ ئەوان بخەیتە ناو بارودۆخی قەرزدانەوە و بازویان بەهێز بکەیت، دەنا ئەوان خۆیان ئەویان ناوێت. بەڵام وا ئەزانم بابەتی ئەو کۆنفرانسیەوە بەدیدێکی ترە، تۆ دەبێ هەوڵ بدەیت لە بنەوە بۆ سەرەوە گەشە بە داواکاریەکانت بدەیت بۆ ئەوەی بەڕێوەبردنێکی باش
بێنیتە ئاراوە هۆکاری ئەمانەش ڕوون و ئاشکران. بۆ نمونە لە بارودۆخی ئەرجەنتیندا ئەگەر بە دوواداچوونی ڕاگەیاندنەکان و فشاری گشتیت هەبێت بۆ سەر کاربەدەستانی دەوڵەت ئەوە هەلی ئەوەت بۆ دەڕەخسێنێت چاکسازی لە ناوە دەست پێ بکەیت. ئەوەندەی کە من تێبینیم کردبێ لەبارەی ئەم پرۆسەیەوە ئەوەیە کە ئەو کەسانەی کە خۆیان کاری تەقلیدی لەسەر پێشکەوتنی ئابووری بکەن دەتوانن بیشگەن بە کۆمەڵگەی مەدەنی، هەروەها دەگەن بەو شتەش کە پێی دەوترێ ریفۆرم. ئەم جموزۆڵە لە 5 بۆ 10 ساڵی ڕابردوودا هەستی پێکراوە. بەڕاستی شتێکی سەرنجڕاکێشە کە لە تەمەنی دوونەوەوە هەوڵە پیشەزازیەکانی ئەوێ و ئەو هەوڵانەی تری ئەو دیوی دەریاش هەموو تەرخان کراون بۆ پێشخستنی دیموکراسی و هەموو جەختیان لەسەر پێشخستنی کۆمەڵگای مەدەنی و سربەخۆبوونی کەناڵەکانی ڕاگەیاندن. کۆمەڵگە و شتی تری هاوشێوەی ئەمانەیە. ئەو بیرروڕایانەی لەو دیوی چەپەر و پەرژینەکەون بەڕاستی جیاوازن لەمانەی ئەم دیو. لەبەر ئەوە من وای بۆ دەچم ئەم خەڵکانەی ناوم بردن تێکەڵی بواری پێشخستنی دیموکراسی بوون. دیارە بۆیە من ئەمازانم چونکە لە ماوەی 6 ساڵی ڕابردوودا من خۆم لە دەستەی بەڕێوەبردننی ناسیۆنال ئینداومنت فۆر دیموکراسی بووم و لەو بارەوە دەزانم ڕێژەیەکی زۆری ئەو خەڵکانەی لەناو ئاژانسەکانی سەر بە وڵاتە بەخشەرەکاندا کار دەکەن خۆیان بە ئەندازیاری ئەنجامدەری گۆڕانکاری دەزانن و وا دەزانن ئەنجامی شتەکان دەوەستێتە سەر ئەو کارانەی کە خۆیان دەیکەن. لەو بڕوایەدام کە کارکردنی ناو سیاسەتی بە دیموکراسیکردن زیاتر لە جارێک لە باخچە دروستکردن دەچێت یان وەکو فرێدانی تۆ وایە لە ناو دارستانێکی گەورەدا کە ئومێدی ئەوەت هەبێت هەندێکی ئەو تۆوانە بێنەوە بەرهەم. بۆیە ئەوەندەی کە پەیوەندی ریفۆرمکردنی سیاسی شەو هەبێت تۆ ناتوانیت بەڕوونی پەنجە بخەیتە سەر شتەکان و ئەو تاریکەی لە ئارادایە بیشکێری، چونکە پەیوەندیەکی ڕاستەوخۆ نییە لە نێوان ئەو سەرمایە گوزاریەی تۆ لە ناو کۆمەڵگەی مەدەنیدا دەخەیتە گەڕ و ئەو دەستکەوتەی کلەی دەدوریتەوە. کەسێک نەبوو لە لای خۆیەوە چاوەڕوانی بەرپابوونی ئەو شۆڕشە پرتەقاڵەی ئۆکرانیادا بکات کە لە کۆتایی ساڵی 2004دا ڕوویدا، بەڵام لەوێ سەرمایە گوزاریەکی بە پشوو هەبوو لە میدیای کراو و ئازاددا و لە ناو گروپەکانی کۆمەڵگەی مەدەنی و هەڵبژاردنەکان و چاودێریکردندا، واتە ئەوەی لە ناو شۆڕشی پرتەقاڵیدا ڕوویدا بەرهەمی کۆبووی 500 ساڵی ڕابردوو بوو. کەوابێ هەوڵ هەیە و هەندێک جاریش دەستنیشانکردنی شتەکان سەرکەوتن بەدەست دێنێ، بەڵام بەڕای من ئەم شتە بە و شێوەیە بەڕێوە ناچێت کە وڵاتە بەخشەرەکان نەخشە و پلانی بۆ دادنێن. بۆیە ئەگەر تۆ چاوەڕوانی ئەوە بکەیت ئەم شتە لەو خشتە کاتێک کورتخایەنەدا ڕوو بدات ئەوە زۆر بێ هیوا دەبی. دوایین هۆکاری ئەستەمی گواستنەوەی دامەزراوەکان پەیوەندی بە سیاسەتەوە هەیە. زۆربەی هۆکانی باشکارنەکردنی دامەزراوەکان هۆکاری تەکنیشی نین، بەڵکو پەیوەندیان بە سیستمی سیاسیەوە هەیە. ئەگەر کەسێکی بیرۆکرات بەردەوام بێت لەسەر گەندەڵی خۆی و بە بەردەوامی یارمەتی دارایی وەربگرێ، ئەوە لەبەر ئەوەیە کە سیاسەتمەدارێکی بەهێ هەیە لە پشتیەوە و دەیەوێت شتەکان بۆ ئاقارەدا بڕۆن. بۆیە ئەگەر بتەوێت چاکسازیکردنی کایەکی گشتی بە جۆرێک لە مەسەلەکان تەکنیکیەکان دابنیت، ئەوە هەرگیز بە هیچ شوێنێک ناگەیت، چونکە نەتوانیوە پاڵنەرە سیاسەکانی مەسەلەکە دیاری بکەیت. ئەم بەیانێ شتێکی لەم شێوەیە کرا، بۆیە ناتوانانی لەم ڕێگەیەوە ئەو پاڵنەرە سیاسیە نادیارانە بدۆزیتەوە کە هەن و مانەوەی شتەکان لەم شێوەیە ئێستایاندا ڕادەگرن. بەڕای من ئەمەش گرفتێکی گەورەیە بۆ دامەزراوەیەکی وەکو بانکی نێودەوڵەتی لەبەر ئەوەی بڕگەکانی ئەو ڕێکەوتنامەیە کە ئەم بانکە کاری لەسەر دەکات بە هیچ شێوەیەک ڕێگە بۆ نادەن ئەم بانکە بچێتە ناو ئەو شوێنانەوە کە بەدەست گرفتی سیاسیەوە دەناڵێنن. بۆیە دەبینی ئەم بانکە بە شێوەیەکی زیرەکانە خۆی ناوە بانکی نێودەوڵەتی و بەمەش ئەو کارە دەشارێتەوە کە خۆی دەیکات. بۆیە دەبینی لەبری ئەوەی قسە لەسەر ئازادی ڕۆژنامەوانی بکات قسە لەسەر شەفافیت دەکات، لەبری قسەکردن لەباری دیموکراسیەوە دێت باز لە بەشداریکردن و حساب بۆکردن دەکات. ئەمانە وشەی جیاوازن، بەڵام لە ڕاستیدا هەمان مانە دەگەێن و ئاماژە بۆ ڕێگریە سیاسیانە دەدەن کە بوونیان هەیە و ناهێڵن دامەزراوەی لە وێنەی ئەم بانکە بچنە ئەو ناوچانەوە. تەنانەت دوا دەزانم ڕێکخراوەکانی وەکو NDI یان دامەزراوەی سۆرۆس یان IFIS کە هەمویان لە بواری پێشخستن و گۆڕانکاری سیاسیانەدا کار دەکەن پێشبینی گرنگیان هەیە و دەبێت لەبارەی ئەوەوە کە ئاخۆ دەتوانرێت لە موەیەکی کاتی دیاریکراودا چی بەدەست بێنرێ. ئەوان دەزانن کە لە چەند لاوە بەبێبوونی پلان و هەڵسوکەوتت کردووە، بۆیە بەزوی دەگەینە کۆتایی ئەجێندای ئەم شێوە بەڕێوەبردنەوەمان کەوا بێ دەبێ ئێستا چی بکەین.
یەکەمین شتێک کە دەبێ ئێستا بیکەین ئەوەیە دەبێ من زۆر وریابم لەبارەی ئەوەی زیادەڕەوی نەکەم لە پەیماندان لەسەر ئەم ئەجێندایە، چونکە بەڕاستی ئەوەی کە من تووشی دڵڕاوشێ دەکات ئەوەیە کە زۆربەی ئەو قەرزانەی کە بانکی نێودەوڵەتی دەیاندات بۆ ریفۆرمکردنن لە سێکتەرە گشتیەکاندا، بۆ نمونە ئەگەر 50 ملیۆن دلار بە قەرز بدەیت بە وڵاتێکی وەکو جامایکا یان باربادۆس بۆ ئەوەی چاکسازی لە یاسادا پێ بکەن، ئەوان دەتوانن ئەو پارەیە بۆ دووشت بەکاربێنن. یەکەم ئەگەر ئەوان چاکسازی یاسایەکان بۆ ئەنجام گەیاندن، ئەو چاکسازیە دەبێتە هۆی ئەوەی خۆشیان لە ڕووی ئابووریەوە دابین بکەن و بەمەش ڕێژەی گەشەی وڵاتەکە بەرز دەبێتەوە. لەمەوە ڕێگە بۆ ئەوەش خۆش دەبێ کە ئەو وڵاتە لە ناو دارایی خۆیدا کار بۆ دانەوەی قەرزەکە بکات. دووەمیان ئەوەیە تۆ گرە و لەسەر ئەوە دەکەیت کە هەر دامەزراوەیەک چاودێری پرۆسەی ریفۆرمکردنەکە بکات، دەزانێت چۆن ئەنجامی بدات. بەڵام من لەو بڕوایەدا نیم کە هیچ کامی ئەم دوو خاڵە بەڕاستی سەلمێنراو بن، کەوایە من وای دەبینم وەک ئەوەی چاو دەدات کۆمەڵگەی بەخشەر گرفتێکی زۆر گەورەی بۆ تۆ دەستنیشان کردووە و زۆر گرنگیشە ئەگەر بتوانیت چارەسەری بکەیت. ئەوانیش وا لەگەڵ تۆدا بەردەوام دەبن، وەک ئەوەی کە تۆ دەزانی گرفتەکەت چارەسەر بکەیت و بەو شێوەیەش بێت کە گرتوتەتە بەر. بەڵام من وا دەزانم ئەوەی کە ئێوە زەمینەتان بۆ داڕشتووە لەو سەرەوە بێهیواییەکی زۆری تێدایە. ئەوە تا من لە ئێسەوە دەتوانم چەند خاڵێکی کەم لەو خاڵانە بەدی بکەم کە لە چەند ساڵی داهاتوودا بڕێکی زۆری ناڕزایی خەڵکیان لەسەر دروست دەبێ و لەناو ئەو ئەجێندایەشدان و لە شێوازی بەڕێوەبردنەکەیدان. ئەو کاتە خەڵک دەڵێن ئێمە ئەو هەموو پارەیەمان خەرج کرد و ئەو هەموو وڵاتەشمان بە قەرزی زۆرەوە گیرۆ دەکرد، بەڵام لە هیچ کامی گرفتەکاندا هیچ جوڵەیەکمان نەبینی. تەنانەت هیچ بەڵگەیشی ئەگەر کەمیش بێت لە هیچ کام لە وڵاتانەدا نابینی چوونە پێشەوەیەکیان لە شێوازی بەڕێوەبردنەکەیاندا بەدەستهێنابێ. دیارەکە ئەمە ئەجێندایەکی فرە گرنگە بۆ ئەوەی لێی نەبینەوە، بەڵام لەو بڕۆیاشدام چەند مەسەلەکە پێویستی بە وریایی هەیە، ئەوەندە و زیاتریش پێویستی بە لێک نزیکبوونەوە هەیە و دەبێ قسەی لەسەر بکەین. خاڵی دووەمم ئەوەیە کە پەیوەندی بە زاراوەی ریفۆرمی دامەزراوەیەوە هەیە کە ناکرێت بۆ ئەمەیان هەموو هاندانەکان بە شێوەیەکی سەرەکی لە واشنتنەوە بێت، چونکە ناکرێ تۆ چۆنێتی ئەنجامدانەکەشیان هەر لە واشنتن بپرسیت، دەبێ ئەم شتە لەناو ئەو کەسانی ناو خەڵکەکەی خۆتانەوە بێت کە دەزانن چۆن یاسا فەرمی و نافەرمیەکان لەناو کۆمەڵگەی خۆتان و لەناو شێوازی بەڕێوەبردنتاندا کار پێ بکەن. بۆیە دەبێ لێکۆڵینەوە و کارەکانی ئەم ناوچەیە لەلایەن کۆمەڵناسەکان و ڕۆژنامەوانەکان و هەندێک خەڵکی تری ئێرە و ئەم وڵاتە تازە پێگەیشتوانەوە ئەنجام بدرێن. چەند هەوڵێک هەبوون بۆ پێشخستنی ئەم جۆرە کارانە لە نمونەی تۆڕی پێشکەوتنی جیهانی کە لەلایەن بانکی نێودەوڵەتیەوە پشتگیری دەکرا، بەڵام پێویستیەکەی ئێمە لەوە زیاترە کە هەیە. خاڵی سێم کە بتوانم بێمە سەر باسکردنی بریتە لەلایەنی پێشکەوتنی سیاسی و ئابووری. بەڕاستی ئەم دوانە لە دوو ڕۆ پێویستیان بە تێکەڵکردنیە هەیە لە ڕووی تێگەیشتن لە مانە ستراتیژیەکان و لە ڕووی هاوکاری یەکتریکردن و گروپەکانەوە لەسەر ئەم دوو مەسەلەیە و بۆ پێشخستنی سیاسی و ئابووری، چونکە هەر پرۆژەیەک بۆ ئەو مەبەستە دەبێت لێکۆڵینەوەیەکی ژیرانەی سیاسی ڕوونی بە دووادابێت و بتوانێت ڕێگرە سیاسیەکان بناسێنێت و جۆری ئەو ستراتیژیانەش دیاری بکات کە بۆ زاڵبوون بەسەر ئەو ڕێگریانەدا پێویستن کە دەبنە لەمپەری بەردەم پرۆسی پێشکەوتن. خۆبەڕای من ئەوە شتێکی تەواو یاساییە ئەگەر ئەنجامی ئەو لێکۆڵینەوەیە بڵێت تۆ ناتوانانی هیچ شتێک لەبارەی ئەو گرفتەوە بکەیت، لەبەر ئەوە ئەو کەسێک کە لە لووتکەی هەڕەمەکەدا دانیشتۆ و خۆی سەرچاوی گرفتەکەی و خۆشی لە چارەسەرکەیدا دەڵێت داوای لێبوردن دەکەین، ئێمە ناتوانین ئەم ساڵ هیچ شتێک بکەین لەبەرەوەی بارودۆخە سیاسیەکە بۆ ئەوە هیچ لەبار نییە. لەنا ئەو بوارەدا وەگوتم دابەشبوونێکەیە لە نێوانی ئەو دووشتەدا کە من بە پێشخستنی سیاسیانەی کۆمەڵگە و پێشخستنی ئابووریانەی کۆمەڵگە ناویان دەبم، بەڵام بانکە فرە ڕەگەزەکان و لایەنە بەخشەرەکان پێویستیان بەوە نییە بازنەکە بە جوانی پیشان بدەن. بۆیە لەو بڕوایەدا ئەوەی کە بۆ تۆ پێویستە بریتە لەوەی وریایەکی زیاترت هەبێ لە هەڵسەنگاندن و دابەشکردنی هێزە کارەکاندا، تەنها لە وشەی کۆنفرانسەوە بگرە ئەو خەڵکانەی کە لەم شارەدا دەچن بۆ ئەو کۆنفرانسانەی لەسەر بابەتە سیاسەکان دەکرێن ناچن بۆ ئەو کۆنفرانسانەی تایبەتن بە ئابووریەوە، لەبەر ئەوەی سووک و ئاسان ئەوان نازانن ئەم دووشتە کامیان ئەوی تریانی پێڕایی دەکرێ. بۆیە دەبینێ ئەم دووشتە باشتر لێرە تێکەڵ بکرێ سیاسەت و ئابووری. دوایین شتێک کە بمێ بیڵم ئەوەیە ئاخۆ تەنها یەک گول لەی زیوین بەسە بۆ ئەوەی بۆ هەتایە ئەم گرفتە پێشکەوتن چارەسەر بکات،
بەڕاستی کارێکی قورسە. لە ڕێگایەکی دیاریکراوە کاتێک کە لە دەمی ڕیفۆرمی ئابووریدا سەری گرفتەکان دەکەیت هەوڵی ئەوە دەدەیت بڵیت با بگەڕێینەوە بۆ سەر دروستکردنی بەندا و لادێکانمان ڕووناک بکەینەوە کارەبایان بۆ بەرین، چونکە خۆ هیچ نەبێت ئەوانە کارگەلێکن دەتوانن ئەنجامیان بدەین، بەڵام بە دڵنیاییەوە دەبێت ئەوەت لە یاد نەچێت کە ئەو هۆیەی وای لە تۆ کردووە نەتوانیت و دەستەوەستان بیت لە دروستکردنی بەنداوەکان و ئەنجامدانی پرۆژەی گەورەی گیاننی کارەبا. ئەوە بووە کە کەسێکی وا هەبووە ئەو سیستمانەی بۆ ماوەی درێژخایەن بەڕێوە بردووە و دیارە هەموو شتێکیش پێگاتەی بەڕێوەبردنی هەیە. ئەگەر ئەو هەنگاوێک نەنێت بەرەو پێشەوە ئەوە شتەکانی تر دوای ناکەون. زۆر سپاس بۆ گوێگرتن و سەرنجتان. تێبینی لە ساڵی 1990دا نەتەوە یەکگرتوەکان بە ناوی UNTET-ەوە لە تیمۆری ڕۆژهەڵات بۆ بەڕێوەبردنی کاروباری ئەو ناوچەیە حکومەتێک پێکدێنێت. لەگەڵ ئەو حکومەتەدا نەتەوە یەکگرتوەکان بۆ پاراستنی ئاسایشی ناوچەکە دامەزراوەیەکی قەزایی و پاراستن دروست دەکات کە 8950 سەرباز و 1640 پۆلیس و 200 شەکداری تری لەو شێوەیەی پاسەواندا هەبووە. لەگەڵ ژمارەیەکی دیاری نەکراو لە فەرمانبەری حکومی ماوەی بۆ 2-3 ساڵ حکومڕانی ئەوەیان کردووە تا وڵاتەکە بەسەر بەخۆی توانیوێتی لە سەرپێی خۆی ڕابوەستێت. کامیل داوایەک و دوونامە. لە پاش خوێندنەوەی ئەم کتێبە بە ئینگلیزی بڕیاری ئەوم لەلا دروست بوو کە پێویستە بکرێ بە کوردی و پاش ئەو بڕیارەش ڕاستەوخۆ دەستم پێکرد کە کارم گەیشت بە کۆتایی وەرگێڕانەکەی پێم باش بوو وەک ئەدەبێک داوا لە نووسەرەکە بکەم ڕەزامەندی پیشان بدات بۆ ئەوەی ئەم کتێبەی بە کوردی بڵاو بکەمەوە. ئەڵبەت ناونیشان و ماڵپەڕ و ئیمەیلەکەیم دۆزی بۆەوە لەسەر ئینتەرنێت، بۆیە ئیمەیلێکم بۆ کرد و لەو ئیمەیلێدا ناونیشانی وتارەکەم بۆ نووسی بوو کە دەمەوێت بیکەم بە کوردی. لە پاش چەند ڕۆژێک وەڵامەکەی نووسەرم بەدەست گەیشت کە ڕێگەم دەدات بۆ ئەو وەرگێڕانە، ئەمانەی خوارەوە دەقی هەردوو نامەکە و وەرگێڕانەکەشیانە. بەڕێز پرۆفیسۆر فۆکۆیاما، من ڕۆژنامە نووسێکی کوردم لە کوردستانی باکووری عێراقەوە سەلامت لێ دەکەم. ڕۆشنبیرانی کۆمەڵگەی من و خۆشم تۆمان لە ڕێگەی کتێبی کۆتایی مێژوو دواپیاوی ئێمەوە ناسی و لە پاش ئەویش کتێبی متمانەمان بینیوە و خوێندومانەتەوە. ئەو دوو کتێبە وایان لە ڕۆشنبیری ئێمە کردووە بە دوای نووسینەکانی تری دۆدا بگەڕێن، بۆیە لە ڕێگەی ئینتەرنێتەوە چاو بۆ وتارەکانت دەجێڕن. من وەرگێڕێکی ڕۆژنامە نووسیم، تا ئێستا 21 کتێبم لە زمانی جیاوازەوە هێناوەتە سەر زمانەکەی خۆم، چەندان وتارم بڵاو کردوێتەوە. لەم ڕۆژانەدا وتاری سەرمایی کۆمەڵایەتی و کۆمەڵگای مەدەنی بەڕێستانم کردووە بە کوردی و وەکو پەیڕەوکردنێک لە ئەدەبی ڕۆژنامەوانی وەرگێڕان پێم خۆشە داوای ڕەزامەندی و ڕێگەپێدانی تۆ بکەم بۆ ئەوەی ڕێگەم بدەیت ئەو وتارە لە کتێبێکی سربەخۆدا بڵاو بکەمەوە. ئەگەر وەڵامەکەتان بەڵێ بوو ئەوە دەتوانم پاش بڵاوبوونەوەی کتێبەکە چەندانەیەکت بە کوردی بە پۆست بۆ بنێرم. سوپاستانەکەم ئەگەر ڕەزامەندی پیشان بدەن و ئەو ڕەزامەندیەشم بە چەندی ڕێک بۆ بنووسن بۆ ئەوەی لە پێشەژی کتێبەکەوە دای بنێم لەگەڵ ڕێزمدا. وەڵامی پرۆفیسۆر فۆکۆیاما بە کوردی. تۆ لەلایەن منەوە ڕێگە پێدراوی. فڕانسیس فۆکۆیاما، پرۆفیسۆری بێرنات شوارتز لە ئابووری و ڕامیاری نێودەوڵەتیدا، بەڕێوەبەری بەرنامەی گەشەپێدانی نێودەوڵەتی قوتابخانەی پاوەڵ هێنتز بۆ لێکۆڵینە نێودەوڵەتیە پێشکەوتوەکان، زانکۆی جۆن هۆپکینز 1970 ماسەچوستس ئەیڤنون و ژووری 1933. دەریا، کتێبخانەی دەنگی دەریا، ڕێکخراوی دەریا. ڕێکخراوی دەریا بۆ دەستەبەرکردنی زانیاری و پەروەردە و ڕۆشنبیری بۆ نابینا و کەم ئەندام و دابڕاوان. پرۆژەی کتێبخانەی دەنگی ڕێکخراوی دەریا.